بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب قورئان و زانستی سەردەم پێکەوە دەسازێن یاخود نا. نووسینی دکتۆر زاکیر نایک. وەرگێڕانی دکتۆر ئاراس و دکتۆر بێدار. ناوی زنجیرە زنجیرەی بابەتە فکریەکان، ژمارە 11. تیڕاژ 2000 دانە. نۆبەی چاپ یەکەم، ساڵی چاپ 2016. ژمارەی لاپەڕە 101 لاپەڕە. دیزاین گۆڤاری ڕێنوین. نرخ تەنها 3500 دینار. سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. ئیمێل renwin2009@yahoo.com. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 94 ساڵی 2016 پێدراوە. خوێندنەوەی کتێب ڕەشوان کاک خەضر سابر. مۆنتاژ و کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی دەستەی بە چاپگەیاندنی زنجیرە کتێبەکانی ڕێنوین. هەردوو برای بەڕێز دکتۆر ئاراس و دکتۆر بێدار ئامادەیان دەربڕی کە کتێبی دکتۆر زاکیر نایک وەربگێڕنە سەر زمانی شیرینی کوردی بۆ ئەوەی خوێنەرانی کورد لەو بەهرە گەورەیە بەشدار ببن. برایانی دەستەی بە چاپگەیاندنی پەیامەکانی ئینستیتیوتی بانخوازانیش ئامادەی بە چاپگەیاندنی ئەو کتێبەیان دەربڕی. ئێمەش لە دەستەی ڕێنوین بۆ چاپ و پەخش داوامان لە بەڕێز مامۆستا ئیکرام کەریم کرد کە ئەو کتێبەمان بداتێت تا لە ڕێزی کتێبەکانی ڕێنوویدا چاپی بکەین، چونکە دەستەیەکمان لە ناوەندی ڕێنوین تەرخان کردووە بۆ وەرگێڕان و بەرهەمەکانی بەڕێز دکتۆر زاکیر نایک. ئەویش بە سوپاسەوە داواکەی قبول کردین. ئێمەش جگە لە دوعای خێرمان بۆ مامۆستا و بۆ ئەو دووبرا وەرگێڕە بەڕێزەش ئەوە ڕائەگەینین کە هەر کەسێک بیەوێت نووسین یان وتارەکانی دکتۆر زاکیر وەربگێڕێتە سەر زمانی کوردی، ئێمە ئامادەین بۆ چاپکردن و پەخشکردنی بەبێ مەرج و داوە. ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0750 126 96 89 یان 0751 140 88 68 بۆ پەیوەندیمان پێوە بکەن لەسەر ئەو بابەتە ڕێک بکەوین. هاوکار و هاوکاری یەکتر بین. خوای پەروەردگار یاوەر و یاوەری هەموو لایەکتان بێت. دەستەی ڕێنمووی بۆ چاپ و پەخش. 1/1/2016. ناسادنێکی پێویستی دکتۆر زاکیر نایک لاپەڕە 5. ناوی عەبدولکەریم نایکە، ناسراوە بە دکتۆر زاکیر یاخود دیدادی گەورە. 18/1965 لە مۆمبای هیندستان لەدایک بووە و خاوەنی بڕوانامەی بەکالیۆرۆسە لە بواری پزیشکی و نەشتەرگەریدا لە زانکۆی مۆمبای. لە ساڵی 1993ەوە سەرقاڵی بانگەوازە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. هەر یەکە لە کتێبە ئاینیەکانی ئیسلام واتە قورئانی پیرۆز، مەسیحیەت واتە ئینجیل، یەهودیەت واتە تەورات، هیندۆسی و بوزیەکانی لەبەرە و بەڕێوەبەری کەناڵی ئاشتی پایسی تیڤیە کە کەناڵێکی ئاشتی ئیسلامیە و زۆربەی کۆڕە دیبەیتیەکانی لەم کەناڵەوە پەخش کراوە. ئەمە جگەلەوەی کە لە ڕێگای گۆڤار و کاسێتەوە چالاکیەکانی بڵاو دەکرێتەوە. ئامانجی دکتۆر زاکیر نایک ئەوەیە کە چڕی فکری گەنجانی مسلمانان بخاتە سەر ئاینەکەی بۆ ئەوەی وا هەست نەکەن کە ئاینەکەیان کۆنەپەرستە و ببێتە شتێک بۆیان کە شەرمی پێوە بکەن لە جیاتی شانازی. دکتۆر زاکیر نایک بەزانای گەورەی ئیسلامی شێخ ئەحمەد دیدات سەرسام بووە. قوتابی شێخ ئەحمەد دیدات بووە. بۆچوونی زاکیر نایک سەبارەت بە ئیسلام. لاپەڕە 6. ئاینی ئیسلام ئاینێکی مەنتەقیە و لەگەڵ بیر و هزری مرۆڤدا دەگونجێت و هەموو بوارەکانی ژیانی مرۆڤی تێدایە. بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا زیاد لە 1000 ئاەتمان هەیە کە ئاەتی زانستین و زانست تازە پێیان گەیشتووە، لەوانەش زانستی کۆرپەلەزانی و دەڵێت مسلمانان بەردەوام لە زیادبووندان و خودای گەورە لە پشتمانە و نمونە دەهێنێتەوە و دەڵێت لە مانجی نۆی 2001 تا مانجی هەفتی 2002 واتە لە دوای ڕووداوەکەی 11 سێپتێمبەرەوە واتە لە ماوەی 9 مانگدا زیاد لە 34,000 ئەمریکی مسلمان بوون و 23,000یش لە ئەوروپا مسلمان بوون. کەناڵی پیس تیڤی کە کەناڵێکی دکتۆر زاکیر نایکە، ئەم کەناڵە لە ساڵی 2012 لە وڵاتی هیندستان پەخشکردنی قەدەغە کراوە و خودی خۆشی لە ساڵی 2010دا وڵاتی بەریتانیای لێ قەدەغە کراوە، ناتوانێت بچێتە ناو ئەو وڵاتەوە. بۆچوونی دکتۆر زاکیر نایک سەبارەت بە تیرۆریست. لاپەڕە 7.
و دەڵێت ئەگەر جەنگان دژی دوژمنانی ئیسلام تیرۆر بێت ئەوە هەموو مسلمانان تیرۆریستن. بەڵام بەپێی بەڵگەی قورئان هەر کەسێک بێتاوانێک بەبێ هیچ هۆکارێک بکوژێت ئەوە وەک ئەوە وایە کە هەموو مرۆڤایەتی کوشت بێت. دکتۆر زاکیر نایک وەک بانخوازێکی بەتوانایی جیهانی بۆ ئاینی ئیسلام و بەراوردی ئاینەکان ناوبانگی دەرکردووە. سەرۆکی دامەزراوەی توێژینەوەی ئیسلامیە لە مۆمبای لە هیندستان. دکتۆر زاکیر نایک ئاینی پیرۆزی ئیسلام ڕوون دەکاتەوە و لە هەڵەتێگەیشتنەکانی سەری لا دەبات. ئەوەش بە بەکارهێنانی قورئان و فەرموودە دروستەکان و دەقی ئاینەکانی تر وەک بنچینەیەک هاوکات لەگەڵ بەکارهێنانی لۆجیک و ڕاستیە زانستیەکان و ناسراوە بە شیکردنەوە جوانەکانی و وەڵامە قەناعەت پێکەرەکانی بۆ ئەو پرسیارە بەهێزانەی کە لەلایەن گوێگران و ئامادەبوانی وتارەکانیەوە لێی دەکرێت. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دکتۆر زاکیر نایک زیاد لە 2000 وتاری پێشکەش کردووە بۆ وڵاتانی ئەمریکا، کەنەدا، بەریتانیا، سکۆتلەندا، ئیتالیا، فەڕەنسا، سعودیا، ئیمارات، کوێت، قەتەر، بەحرین، عومان، میسر، ئوسترالیا، نویزلەندا، ئەفریقیای باشوور، نەیجیریا، غانا، گامبیا، مەغریب، جەزائیر، ئیندۆنێسیا، مالیزیا، سنگاپورە، تایلەند، هۆنگ کۆنگ، چین، سریلانکا، چەندین وڵاتی تر و چەندین وتاری جیهانی لە هیندستان پێشکەش کردووە. لە مانگی سێی 2012دا لە هیندستان وتارێکی پێشکەش کرد کە زیاتر لە 1 ملیۆن کەس ئامادەی بوون و بووە بە یەکێک لە گەورەترین کۆبوونەوەی ئاینی لە جیهاندا کە لەلایەن یەک بانخوازەوە پێشکەش کرابێت. لە ناو زیاتر لە بلیۆنێک کەس لە هیندستاندا دکتۆر زاکیر نایک کەسی ژمارە 82 بووە. لە نێوان بەهێزترین 100 کەسایەتی هیندستاندا کە ڕۆژنامەی ئێکسپرێسی هیندی لە ساڵی 2009دا بڵاوی کردوتەوە لە ساڵی 2010دا بووە بە ژمارە 89. لە ساڵی 2009دا سێهەم بەهێزترین وتاربێژی ڕۆحی هیندستان بوو لە نێوان 10 کەسایەتیدا. لە ساڵی 2010دا بوو بە یەکەم لە سەرووی لیستی 70 کەسەوە بوو لە نێوان 500 کاریگەرترین مسلمان لە جیهاندا کە لە زانکۆی جۆرج تاون لێکۆڵینەوەی لەسەر کرا لە ئەمریکا لە ساڵانی 2011 2012 2013 و 2014 و 2015 و خەڵاتە بەناوبانگەکانی خەڵاتی کەسایەتی ئیسلام لە ساڵدا بۆ ساڵی 2013 پێبەخشراوە و خەڵاتی مەلیک فەیسەڵی جیهانی بۆ خزمەتکارانی ئیسلامی لە 2/2/2015 پێبەخشراوە. بە سەرکەوتووی بەشداری کردووە لە چەندین کۆڕ و گفتوگۆدا لەگەڵ چەند کەسایەتێکی بەناوبانگی ئاینەکانی تردا. لە گفتوگۆیەکەیدا لەگەڵ ویلیام کامپێل لەژێر ناونشانی قورئان و ئینجیل لەژێر تیشتی زانستدا کە لە 1 مانگی 4 2000دا لە شیکاگۆ لە ئەمریکا بەڕێوە چوو سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا و لە گفتوگۆیەکی تردا لەگەڵ بانخوازی بەناوبانگی ئاینی هیندۆسی سیری ڕاڤایی شانکار کە لە 21/1/2006دا لەژێر ناونشانی زاراوەی خودا لە ئاینی هیندۆسی و ئیسلامیدا لەژێر ڕۆشنایی دەقە پیرۆزەکاندا لە هیندستان ئەنجامیاندا زۆر بەرز نرخێنرا لەلایەن پەیڕەوانی هەردوو ئاینی ئیسلام و هیندۆسیەوە. پێشەچی لاپەڕەدا لەو کاتەوەی ژیانی مرۆڤایەتی لەسەر ئەم هەسارەیە دەستی پێکردووە، مرۆڤ هەموو کات هەوڵی داوە لە سروشت و شوێن و پلەپایەی خۆی لە سیستەمی دروستکراوان و ئامانزی ژیانی تێبگات. لە گشتی گەڕان بە دوای ڕاستیەکاندا بە درێژایی چەندەها سەدە و شارستانیەتی هەمەچەشن دامەزراوە ئاینیەکان بە درێژایی مێژوو بۆ ماوەیەکی زۆر شێوازی ژیانی مرۆڤیان دیاری کردووە. لە کاتێکدا هەندێک لە ئاینەکان پشت بە دەقی نووسراو دەبەستن کە شوێن کەوتوانی وای دادەنێن کە سروشی ئاسمانی بێت و هەندێکی تریشیان تەنها پشت بە ئەزموونی مرۆڤەکان دەبەستن. قورئان کە سەرچاوەی سەرەکی بیر و باوەڕی ئیسلامیە، مسلمانەکان بڕوای تەواویان بەو هەیە کە سروشێکی ئاسمانیە، هەروەها بڕوایان وایە کە ڕێنمۆیی کارە بۆ هەموو مرۆڤایەتی کە پەیامی قورئان بۆ هەموو کات و سەردەمێک بێت دەشبێت بۆ هەموو سەردەمەکان گونجاو و شیاو بێت. بەڵام ئایا قورئان توانیویەتی لەم تاقیکردنەوەیە سەرکەوتوو بێت؟ مەبەستی من لەم پەرتووکە ئەوە بوو کە شیکاری بابەتیانە بکەم بۆ بیر و باوەڕی مسلمانان دەربارەی دروستی و سروشی بوونی قورئانی پیرۆز بە تایبەتی لەژێر ڕۆشنایی دۆزینەوەی بەڵگە زانستیەکاندا. سەردەمانێک لە مێژوو شارستانیەتی مرۆڤایەتی، موعجیزە
یان ئەوانەی وادا ئەندران موعجزە بن گرنگیەکی زۆریان پێدەدرا لە لۆژیک و ئارەزووی مرۆڤەکاندا. بێگومان پێناسەیەکی سادەی موعجزە بریتیە لە هەر شتێک کە ڕوو بدات لە دەرەوەی چوارچێوەی ڕێڕەوی ئاسایی ژیان و مرۆڤایەتی هیچ لێکدانەوەیەکی بۆی نەبێ. بە هەر حاڵ پێویستە وریابین پێش ئەوەی هەر شتێک بە موعجزەدا بنین. لە ساڵی 1993دا لە گۆڤاری The Times of India لە شاری مۆمبای هیندا ڕاپۆرتێکی نووسیبوو لەسەر قەشەیەکی بەناوبانگی بەناوی بابا پایلۆت کە بۆ ماوەی 3 شەوی یەک لە دوای یەک لە ناو بەرمیلێک ئاودا ماوەتەوە، بەڵام کاتێک ڕۆژنامەنووسان ویستیان بەرمیلە ئاوەکە تاقی بکەنەوە و بیپشکنن، ئەو دەیوت بۆ ماوەی 3 شەوی لە ناودا ماوەتەوە. ئەم کارە موعجزە ئاساییەی تێدا ئەنجام داوە، کەچی نەیهێژ ڕۆژنامەنووسەکان ئەو کارە ئەنجام بدەن. مناقەشەی دەکرد و دەیوت چۆن دەکرێ سچی دایکێک بپشکێندرێت کە منداڵی بووە. بەڕوونی دیار بوو کە قەشەکە خۆی لە شتێک دەدزیەوە. ئەو کارەی تەنها ڕێگایەک بوو بۆ ئەوەی ناوبانگ پەیدا بکات. بێگومان هیچ کەسێکی ئەم سەردەمە یەک تۆز بیر بکاتەوە موعجزەی ئاوا پەست ناکات. ئەگەر ئەم موعجزە درۆینانە بەڵگە بن لەسەر ئەوەی ئەمانە لەلایەن خواوە هاتوون، ئەوە دەبێ بڕوا بە هەرچی جادوگەرە بە ناوبانگەکانی جیهان بکەین، چونکە سحر و جادوی زۆر بلیمەتانە دەکەن. خۆ ناکرێ بە پیاوی خوددا لە قەڵەم بدرێن. کاتێک بانگەشەی ئەوە دەکرێت کە پەرتووکێک سروشی ئاسمانیە، تەنها بانگەشەکەش بەس نییە، بەڵکو دەبێ بانگەشەکە لە هەموو سەردەمێکدا بسەلمێنرێت. بە گوێرەی پێوەرەکانی ئەم سەردەما مسلمانان بڕوایان وایە کە قورئان کۆتا پەیام و سروشی خوایە، موعجزەی موعجزەکانە، وەک ڕەحمەتێک بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە. دەی با ئێمەش ڕاستی ئەم بانگەشە و بیر و باوەڕە تاقی بکەینەوە. تێبینی دیارە کە موعجزە وشەیەکی عەرەبیە، لە بەرامبەریدا لە کوردیدا وشەی پەرچوو بەکاردەهێنرێت. وەرجێڕ قورئان بەرەنگاری ڕادەگەیەنێت لاپەڕە 13. هۆندراوە و وێژە هۆکارێک بوون بۆ دەربڕینی هەستی کرۆڤ و نیشاندەری بەهرە و کارامایی مرۆڤ بووە لە هەموو کولتورێکدا. جیهان شایەتی سەردەمانێک دەدات کە هۆندراوە و وێژە گەیشتبوونە ترۆپکە و لووتکە، هەر وەک چۆن ئێستا زانست و تەکنەلۆجیا لەو پەڕی لووتکەدایە. تەنانەت زانا ناموسڵمانەکانیش کۆکن لەسەر ئەوەی کە قورئان دەقێکی وێژەی عەرەبی پێهاوتا و ناوازەیە و باشترین وێژەی عەرەبیە لەسەر زەوی. قورئان ڕوو لە مرۆڤایەتی دەکات، بەرەنگاریان دەکات کە شتێکی وەکو قورئان دابهێنن. خودای گەورە دەفەرمێت: وَإِن كُنتُمْ فِي رَيْبٍ مِّمَّا نَزَّلْنَا عَلَى عَبْدِنَا فَأْتُوا بِسُورَةٍ مِّن مِّثْلِهِ وَادْعُوا شُهَدَاءَكُم مِّن دُونِ اللَّهِ إِن كُنتُمْ صَادِقِينَ فَإِن لَّمْ تَفْعَلُوا وَلَن تَفْعَلُوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. سورة البقرة آية 23-24. واتا جاگەر ئێوە لە دوو دڵیدان و گومانتان هەیە لەم قورئانە پیرۆزەی کە بۆ سەربەندەی خۆمان محەممەد صلی الله عليه وسلم دامان بەزاندووە، ئەگەر ئێوەش دەتوانن دەی هەوڵدەن سوورەتێکی وەک ئەو بهێنن، هاوپەیمانان و هاوکارەکانیشتان جگە لە خوددا بۆ ئەم مەبەستە بانگ بکەن ئەگەر ئێوە ڕاست دەکەن. خۆ ئەگەر نەتانتوانی و هەرگیزیش ناتوانن، کەواتە باوەڕ بهێنن خۆتان بپارێزن لەو ئاگرەی کەس و تەمەنیەکەی خەڵق و بەردە کە بۆ بێباوەڕان و خوانە ناسان ئامادەکراوە. ئەم بەرەنگاریەی قورئان بۆ دانان و بەرهەمهێنانی تاکە سوورەتێک بوو وەک سوورەتەکانی قورئان. هەمان بەرەنگاری چەندەها جار لە قورئاندا دووبارە بۆتەوە. دروستکردنی سوورەتێ کە لە جوانی و ڕەوانبێژی و قوڵی مانای کەلایەنی کەمێک لە سوورەتەکانی قورئان بچێت تا ئەمڕۆژ دەستەبەر نەبووە. بەڵام هەرگیز پیاوێکی هۆشیاری سەردەمیانە باوەڕ بە پەرتووکێکی ئاینی ناکات، هەرچەندە بە جوانترین شێوازی وێژەیش ئەوە بڵێ کە زەوی تەختە، چونکە ئێمە لە سەردەمێک دەژین کە مرۆڤ پشت بە هۆکار و زانست و لۆژیک دەبەستێت.
زۆر کەس هەیە کە زمانە جوان و ئاساییەکەی قورئان وەکو بەڵگە وەرناگرێت بۆ ئاسمانی بوون و سروشی بوونی قورئان. هەر پەرتووکێکی پیرۆز بانگەشەی ئەوە بکات کە سروشی ئاسمانیە دەبێت لە ڕوانگەی لۆژیکەوە پەسەند بکرێت بە پێی زانای بەناوبانگی فیزیا ئەلبێرت ئەنیشتاین کە خاوەنی خەڵاتی نۆبڵە دەڵێت زانست بەپێی ئاین زانستێکی شەلە، ئاینیش بەبێ زانست ئاینێکی کوێرە. دەبا ئێمەش لە قورئان بکۆڵینەوە بزانین ئایا قورئان لەگەڵ زانستی سەردەم گونجاوە یان نا. قورئان پەرتووکێکی زانستی نییە، بەڵکو پەرتووکێکی نیشانە یان هێماکانە، واتە پەرتووکی ئاەتەکانە. زیاتر لە 6,000 ئاەت و نیشانە لە قورئاندا بوونیان هەیە. زیاد لە 1000 دانەی باس لە ناوەڕۆک و کاکڵەی زانست دەکات. چەندین جار زانستی و تێرنی کردووە. من لەم پەرتووکەدا ڕەچاوی ڕاستیە زانستیە چەسپێنراوەکانم کردووە، نەک گریمانە و تیۆری کە لەسەر بنچینەی زانستی و دانەمەزراون و پشت ئەستوورنین بە بەڵگەی زانستی. تێبینی مەبەستی دکتۆر زاکر ئەوەیە کە چەندەها جار زانست بە گوێرەی بیردۆزەکان چەند شتێکی بۆ دەرکەوتووە کە بۆ ماوەیەکی زۆر وەک ڕاستیەکی حاشا هەڵنەگرداندراوە، بەڵام پاش ماوەیەک هەر بە بەڵگەی زانستی هەڵوەشێنراوەتەوە. لەمانە زانستی و تێرنی کردووە، بەڵام ئەو بەڵگانەی کە دکتۆر زاکر لەم پەرتووکەدا پەڕکێشی کردوون چەند بەڵگەیەکی یەکلاکەرەوەی زانستین، نەک تەنها گریمانە و بیردۆز بن. وەرجێر ئەستێرە ناسی لاپەڕا 17 دروستبوونی گەردوون تەقینەوە گەورەکە. بەدیهێنانی گەردوون لای زانایانی ئەستێرە ناسی فیزیاییەوە وەک دیاردەیەکی تا ڕادەیەکی زۆر پەسەندکرا و دانراوە کە بە تەقینەوە گەورەکە ناسراوە، کە بە کۆمەڵێک بەڵگە و داتای بەرجەستە و تاقی کراوە. پشتڕاست کراوەتەوە کە بۆ ماوەی دەیاها ساڵ لەلایەن زانایانی ئەستێرە ناسیەوە و فیزیاییەوە کۆکراونەتەوە. بە گوێرەی تەقینەوە گەورەکە هەموو گەردوون لە سەرەتادا بریتی و بۆ لە بارستایەکی گەورە وەکو پەڵە هەورێکی چڕ کە پێی دەوترێت پرایمەری نیبۆڵا. پاشان تەقینەوە گەورەکە ڕوویداوە، لێکجیابوونەوەی دووهەمی کە بۆتە هۆی دروستبوونی گەلە ئەستێرە گالاکسیس. پاشان ئەم گەلە ئەستێرانە دابەش بوون تا ئەستێرەکانیان دروست کرد و دواتریش هەسارەکان و خۆر و مانگ هەتا دوایی. بنچینە و سەرەتایی گەردوون زۆر بێهاوتا و ناوازە بووە. هەرگیز ناکرێ ئەم ڕووداوە بەڕێکەوت لێک بدرێتەوە. قورئانی پیرۆز چەند ئاەتێکی تێدا دەربارەی سەرەتای دروستبوونی گەردوون. لێرەدا خودای گەورە دەفەرمێت أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. سورة الأنبياء آية سي. واتا آية أواني بێباوڕن بۆیان ڕوون نەبووتەوە کە بەڕاستی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون لەوە و دوا لێکمان جیاکردنەوە. ناکرێ ئەم لێکچوونە گەورەی نێوان قورئان و دیاردەی تەقینەوە گەورەکە پشتگوێ بخرێت. چۆنی دەگونجێت کە پەرتووکێک 1400 دانە ساڵ لە بیابانەکانی عەرەبستاندا دەرکەوت ئاوها ڕاستیەکی زانستی قۆڵی تێدا بێت. بارستاییە گازیە سەرەتاییەکان پێش ئافراندنی گەلە ئەستێرەکان. لاپەڕە 19 زانایان کۆکن لەسەر ئەوەی کە پێش دروستبوونی گەلە ئەستێرەکان مادەیەکی گەردوونی هەبووە کە سەرەتا لەسەر شێوەی گاز بووە. بە کورتی مادەیەکی گازی زەبەلاح یان پارچە هەورێکی گەورە لە پێش دروستبوونی گەلە ئەستێرەکاندا بوونی هەبووە. بۆ وەسفکردنی ئەم مادە گەردوونیەش وشەی دووکەڵ زۆر شیا و گونجاوترە لە وشەی گاز. ئەم ئاەتەی خوارەوەش باسی ئەم دۆخەی گەردوونمان بۆ دەکات کە وشەی دووخان واتە دووکەڵ بەکاردەهێنێت. خودای گەورە دەفەرمێت ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها ولأرض ائتنا طوعا أو كرها قالتا آتينا طائعين. سورة فصلت آية 11. واتە
پاشان ویستی ئاسمان ڕێک بخا و دروستی بکات لە کاتێکدا دووکەڵ بوو بە ئاسمان و زەوی فەرموو فەرمان بەردار بوون ملکەچ بن بەویستی خۆتان یان بە زۆر و بتانخەمە ژێر فەرمانی خۆمەوە هەردوو لا خێرا وتیان ملکەتی تۆین و چۆن تۆ بتەوێ ئاوا دەکەین ئەم ڕاستیەش دەرئەنجامی تەقینەوە گەورەکە کە پێش هاتنی پەیامبەر موحەممەد صلی الله عليه وسلم کەس نەیزانیون دەی کەواتە دەبێت سەرچاوەی ئەم زانیاریانە لەکوێوە هاتبن شێوەی زەوی گۆییە لاپەڕە 20 لە ڕابردوودا خەڵکی بڕوایان وابوو کە زەوی تەختە بۆ چەندین سەدە مرۆڤ دەترسا لەوەی سەرکێشی بکات و زۆر دوور بکەوێتەوە لە ترسی ئەوەی نەوەک لە لێواری زەوی بکەوێتە خوارەوە بەڕێز فرانکیس درایکی یەکەم کەس بوو کە سەلماندی زەوی گۆییە کاتێک گەشتێکی دەریایی بە دەوری زەویدا ئەنجامدا لە ساڵی 1597 لەم ئاەتەی خوارەوە تێڕابمێنە ورد بەرەوە کاتێک باسی ئاڵوگۆڕی نێوان شەو ڕۆژ دەکات خودای گەورە دەفەرمێت ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل سورة لقمان آية 29 واتا ئایا سرنجت نەداوە کە بەڕاستی خوا شەو تێکەڵکێشی ڕۆژ دەکات و ڕۆژیش تێکەڵکێشی شەو دەکات یولیج یاخود تێکەڵکێشکردن واتە شەو لەسەر خۆ و هێدی دەبێت بە ڕۆژەوە و بە پێچەوانەوەش ئەم دیاردەیەش تەنها کاتێک ڕوودەدات کە زەوی گۆیی بێت ئەگەر زەوی تەخت بوایە ئەو کات گۆڕاین لە ناکاو ڕووی دەدا واتە شەو لە ناکاو دەبوو بە ڕۆژ و ڕۆژیش لە ناکاو دەبوو بە شەو هەروەک ئەم چەند ئاەتەش ئاماژە بە گۆیی زەوی دەکەن لێرەدا خودای گەورە دەفەرمێت خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل سورة الزمر آية 5 واتا ئاسمانەکان و زەوی لەسەر بنچینەی ڕاستی دروست کردووە بە شێوەیەکی کەوانەیی شەو بەسەر ڕۆژدا دەهێنێت و بە هەمان شێوە ڕۆژیش بەسەر شەودا دەهێنێت ئەمە بەڵگەیەکی قورئانە لەسەر گۆی زەوی وشەی عەرەبی یوکەویر واتە تێکەڵکێشکردن یان لولبوون هەر بەو شێوازەی کە جەمەدانی لەسەر دەپێچرێ تێکەڵکێشکردن یاخود لولکردنی شەو ڕۆژ تەنها کاتێک ڕوودەدات کە زەوی گۆیی بێت زەوی دەقاودەق وەک تۆپخڕ نییە بەڵکو گۆییە بەڵکو گۆییەکی جوگرافیانەیە مەبەستم لەوەیە کە لە جەمسەرەکاندا تەخت دەبێتەوە واتە شێوەی هێلکەیی وەردەگرێت ئەم ئاەتە باس لە شێوەی زەوی دەکات کە لێرەدا خودای گەورە دەفەرمێت والأرض بعد ذلك دحاها سورة النازعات آية 30 واتا دواتریش زەوی بە شێوەی هێلکەیی بەدیهێناوە لە عەرەبیدا بەرامبەر وشەی هێلکە وشەی دەحا بەکاردێ کە بەواتەی هێلکەی وشترمرخ نەعامە دێت شێوەی هێلکەی وشترمرخ وەکو شێوە گۆییەکەی زەوی وایە قورئان زۆر بە جوانی بەوردی باسی شێوەی زەوی دەکات هەرچەندە قورئان دابەزی بیرۆکەی ئەوها باو نەبوو کە زەوی تەختە ڕووناچی مانگ ڕووناچیەکی شکاوەیە لاپەڕە 22 لە شارستانیەتە کۆنەکاندا باوەڕ وابووە کە تیشتی ڕووناچی مانگ هی خۆیەتی کەچی زانست ئێستا پێمان دەڵێت کە تیشتی ڕووناچی مانگ تیشکێکی شەکاوە و پەرچەدارە هەرچەندە ئەم ڕاستی 1400 ساڵ لەمەوبەر لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە لەم ئاەتەدا کە خودای گەورە دەفەرمێت تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا سورة الفرقان آية 61 واتە زۆر گەورە و مەزنە ئەو زاتەی کە لە ئاسمانەکاندا چەندەها خولگەی گەورەی بەدیهێناوە بۆ هەسارەکان و ئەستێرەکان و چرایەکی پڕشنگدارە کە خۆرە و مانگێکی ڕووناچی تێدا داناوە لە قورئاندا وشەی ئەشەمس بۆ خۆر بەکار هاتووە
و هەروەها وشەی سیراجیش بەکاری هێناوە کە مانای مەشخەڵ دەگەیەنێت، یان وشەی وەهاج کەواتە چرایەکی یان ضیا، واتە ڕووناکیەکی پڕشنگدار. هەرسێ دەستەواژەکە گونجاون بۆ وەسفکردنی خۆر، چونکە خۆر ڕووناکیەکی بەهێز و گەرمیەکی بەتین بەرهەم دەهێنێت بەهۆی سوتانی ناوکیەوە. وشەی قەمەڕ لە قورئاندا بۆ مانگ بەکار هاتووە، هەروەها وشەی مونیر دراوەتە پاڵی کە بە مانای تەنێک دێت کە ڕووناکی ببەخشێت. ئەڵبەتە مەبەست لێی ڕووناکی شکانەوە و پەرچەدانەوەیە. دووبارە وەسفی قورئانی پیرۆز زۆر گونجاوە لەگەڵ سروشتی مانگدا، چونکە ڕووناکی مانگ لە ڕاستیدا هی خۆی نییە. مانگ تەنێکی ناچالاکە و تەنها ئەو ڕووناکیە پەرچە دەکاتەوە دەیشەچێنێتەوە کە لە خۆرەوە وەریگرتووە. بۆ تەنها جارێکیش لە قورئاندا وشەی سیراج یان وەهاج یان ضیا بۆ مانگ بەکار نەهاتووە. نەخۆریش بە نور یان مونیر وەسف نەکردووە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە قورئان جیاوازیەکی بەرچاوی کردووە لە نێوان ڕووناکی خۆر و ڕووناکی مانگدا. ئەم چەند ئاەتە باسی سروشتی ڕووناکی خۆر و ڕووناکی مانگ دەکەن. لێرەدا خودای گەورە دەفەرمێت: هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا. سوورەتی یونس ئاەتی 5. واتە خدا ئەو زاتەیە کە خۆری کردووە بەسەر چاوەی تیشک و ڕووناکی پڕشنگدار، مانجیشی کردووە بە نور. خدای گەورە دەفەرمێت: ألم تر كيف خلق الله 7 سماوات طباقا وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا. سورة نوح آية 15 و 16. واتە ئایا سرنجتان نەداوە کە خوا چۆن 7 ئاسمانی دروست کردووە، مانجیشی لە نێواندا کردووە بە نور و خۆریشی وەک چرایەک داگیرساندووە؟ کەواتە قورئانی پیرۆز و زانستی سەردەم گونجاون و ڕێککەوتنێکی زۆر نایب لە نێوانیاندا هەیە دەربارەی سروشتی ڕووناکی مانگ و خۆر. خۆر دەسوڕێتەوە. لاپەڕە 25. بۆ ماوەیەکی زۆر فەیلسوفە ئەوروپیەکان و زانایان باوەڕیان وابوو کە زەوی لە ناوەڕاستی گەردووندایە و هەموو تەنەکانی تر بە خۆریشەوە بە دەوری زەویدا دەسوڕێنەوە. لە سەدەی دووهەمی پێشزایانی لە سەردەمی پەتلیمۆسەوە ئەم بیرۆکەیە باو بوو هەتا ساڵی 1512ەوە. نیکۆلاس کۆپڕێنکۆس بیردۆزێکی پێشکەش کرد دەربارەی جوڵەی هەسارەکان. جەختی لەسەر ئەوە کردەوە کە خۆر ناجوڵێتەوە لە ناوەڕاستی کۆمەڵگەی خۆریدا. جێگرە و هەسارەکانی تر بە دەوریدا دەخولێنەوە. لە ساڵی 1969 زانایەکی ئەڵمانی بەناوی یۆهانوس کێپلەری پەرتووکێکی بەناوی ئەسترۆنۆمیا نۆڤا بڵاو کردەوە کە تێیدا گەیشت بووە ئەو دەرئەنجامەی هەسارەکان نەک تەنها لە خولگەیەکی هێلکەیدا بە دەوری خۆردا دەخولێنەوە، بەڵکو بە خێرایی ناڕێک بە دەوری تەوەرەی خۆشیاندا دەخولێنەوە. بەهۆی ئەم زانیاریانەوە ئاسانکاری دروست بوو بۆ زانە ئەوروپیەکان تا زۆربەی میکانیزمەکانی کۆمەڵگەی خۆر بە شێوەیەکی دروست لێک بدەنەوە، بۆ نمونە بە دوای یەکدا هاتنی شەو ڕۆژ. پاش ئەم دۆزینەوەی زانایان باوەڕیان وابوو کە خۆر جێگر و چەسپاوە، وەکو زەوی بە دەوری تەوەرەکەی خۆیدا ناسوڕێتەوە. بیرم دێت لە قوتابخانەکاندا ئەم هەڵە زانستیەم دەخوێنت سەرنجی ئەم ئاەتەی قورئان بدە کە خودای گەورە دەفەرمێت: وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون. سورة الأنبياء آية 33. واتە هەر ئەو زاتەیە کە شەو ڕۆژ و خۆر و مانجی بەدیهێناوە، هەر یەکیان لە خولگەیەکدا دەسوڕێتەوە و مەلە دەکات. وشەی یەسبەحون لەم ئاەتەی سەرەوە بەکار هاتووە کە لە وشەی سەبەحەوە هاتووە کە مانای جوڵەی تەنەکان لە خۆ دەگرێت. ئەگەر ئەم وشەیە بۆ کەسێک لەسەر زەوی بەکار هات، ئەوە بە مانای لولبوون و مەلەکردن نایەت، بەڵکو بە مانای ڕۆیشتن یان ڕاکردن دێت. بەڵام ئەگەر بۆ کەسێک بەکار هات لە ناو ئاودا،
ئەوە مانای مەلەکردن دەگەیەنێت نەک مانای سەر ئاوکەوتن. بە هەمان شێوە وشەی یەسبەح ئەگەر بۆ تەنێکی بۆشایی وەک خۆر بەکارهات ئەوە تەنها بە مانای گەشتکردن بەکار نایەت و بەس، بەڵکو واتە خوولانەوەی شتەکە لە کاتی جوڵەکەدا وەک مەلەکردنی لێدێتەوە. بۆ سەلماندنی سوڕانەوەی خۆر بە دەوری تەوەرەی خۆیدا پێویستمان بە ئامێرێکە کە وێنەی خۆرمان بۆ بخاتە سەر مێزێک یان تەختەیەک. بەم شێوەیە دەتوانین سەیری خۆر بکەین و بێ ئەوەی چاومان بنووقێنین و ئازاری چاومان بدات. تێبینی کراوە کە هەموو 25 ڕۆژ جارێک خۆر جوڵەیەکی بازنەی دەکات. واتە خۆر پێویستی بە 25 ڕۆژە بۆ خوولانەوەی بە دەوری خولگەکەی. خۆر بە خێرایی نزیکەی 240 کیلۆمەتر لە چرکەیەکدا لە بۆشایی ئاسماندا گەشت دەکات. نزیکەی 200 ملیۆن ساڵی دەوێت تاکو سوڕێک بە دەوری چەقی ڕێگای شێریگە لە ئەستێرەکەی خۆماندا دەسوڕێتەوە. لێرەدا خودای گەورە دەفەرمێت لە الشەمس ينبغي لها أن تدرك القمر ولا الليل سابق النهار وكل في فلك يسبحون. سوورەتی یاسین ئایەتی 40. واتە نەخۆر بۆی هەیە بەمانگ بگات و نەشەویش پێش ڕۆژ دەکەوێت، هەر یەکەیان لە خولگەی تایبەتی خۆیدا مەلە دەکات و بە پێ یاسا. ئەم ئاەتە باسی لە ڕاستیەکی زانستی و بنچینەی گرنگ کردووە کە ئالەم سەردەمانەی دواییدا دۆزرایەوە. ئەویش ئەوەیە کە هەر یەک لە خۆر و مانگ خولگەی تایبەتی خۆیان هەیە و هەر یەکیان گەشت دەکە و جوولەی تایبەتی خۆیان هەیە لە گەردووندا. خۆر بەرەو شوێنە جێگرەکەی گەشت دەکات و کۆمەڵەی خۆریش لەگەڵ خۆی دەبات. ئەم شوێنە جێگرە لەلایەن زانایانی ئەستێرە ناسیەوە زۆر بە وردی دیاری کراوە. ناوی لێنراوە لووتکەی کۆمەڵەی خۆر کە دەکەوێتە گەلە ئەستێرەی هەرقەڵ کە ئێستا شوێنەکەی بە ورد و درشتی زانراوە. کاتێک مانگ بە دەوری تەوەرەی خۆیدا دەخولێتەوە و هەمان کات دەخایەنێت وەک ئەوەی بە دەوری زەویدا دەخولێتەوە کە نزیکەی 29 ڕۆژ و نیو دەخایەنێت بۆ تەواوکردنی خولێکی تەواو. ئای چەند سەرسوڕهێنەرە ئەم ڕاستی زانستیانەی کە لە ئاەتەکانی قورئاندا باسکران. ئەرێ بۆچی پرسیارێک نەوڕژێنین؟ ئەبێت سەرچاوەی ئەم هەموو زانیاریانە چی بێت لە قورئاندا هاتوون؟ ڕۆژێک دێت کە خۆر دەکوژێتەوە. لاپەڕا 29. ڕووناچی خۆر بەهۆی کۆمەڵێک کارلێکی کیمیاییەوە ڕوودەدات کە بە بەردەوامی بۆ ماوەی 20 ملیۆن ساڵە ڕوودەدات. ئەوەش ڕۆژێک دێت کە کۆتایی پێدێت و دەکوژێتەوە بەهۆیەوە ژیان لەسەر زەوی کۆتایی پێدێت. دەربارەی تا هەتایی نەمانەوە کۆتایی پێهاتنی خۆر قورئان دەفەرمێت والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم. سوورەتی یاسین ئاەتی 38. واتە خۆریش بەردەوام دەبێت لە کارەکانی تا ئەو کاتەی بۆی دیاری کراوە و کۆتایی دێت. بێگومان ئەمەش توانای زاتێکی باڵادەست و زانا دەردەخات. لەم ئاەتەدا وشەی مستەقەڕ بەکار هاتووە کە مەبەست لێی شوێنێک یان کاتێکی دیاری کراوە و پلان بۆ داڕێژراوە. کەواتە لە قورئاندا هاتووە کە خۆر بەرەو خاڵێکی دیاری کراو دەڕوات و کە بێگومان لە کاتێکی دیاری کراودا ڕوو دەدات کە پێشتر بۆی دیاری کراوە. واتە کۆتایی پێدێت و دەکوژێتەوە. مادەیەک لە نێوان ئەستێرەکاندا. لاپەڕا 30. پێشتر وا دەزاندرا کە بۆشایی گەردوون هیچی تیان نییە و بۆشاییەکی بەتاڵە. زانایانی فیزیایی ئەستێرەناسی لەم دواییانەدا مادەیەکیان دۆزیەوە کە لە نێوان ئەستێرەکاندا ناونرا پلازما کە پێک دێت لە گازی ئایۆنی کە ژمارەیەکی یەکسان لە ئەلکترۆنی بارگە سالب و پرۆتۆنی بارگەی موجب لە خۆ دەگرێت. هەندێک جار پلازما بە دۆخی چوارەمی مادە لە قەڵەم دەدرێت و دوای 3 دۆخەکەی تری مادە کە بریتین لە ڕق و شل و گاز. قورئانی پیرۆز لەم ئاەتەدا ئاماژە بەم مادەی نێوان ئەستێرەکان دەکات. لێرەدا خودای گەورە دەفەرمێت الذي خلق السماوات والأرض وما بينهما. سوورەتی ئەلفورقان ئاەتی 59. واتە
ئەو زاتەی کە ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە دروستی کردووە. فراوانبوونی گەردوون لاپەڕا 31 لە ساڵی 1925 زانای ئەستێرەناسی ئەمریکی ئیدواین هۆبڵی چەند بەڵگەیەکی تێبینی کراوی پێشکەش کرد کە باز لە لێک دوورکەوتنەوەی گەلە ئەستێرەکان دەکات لە یەکتری کە ئەوە دەسەلمێنێت گەردوون لە فراوانبووندایە. لە ئێستاشدا فراوانبوونی گەردوون ڕاستیەکی چەسپا و سەلمێنراوە. قورئانی پیرۆزیش بەم شێوەیە باسی ئەم دیاردەیەمان بۆ دەکات. لێرەدا خودای گەورە دەفەرمێت وَالسَّمَاءَ بَنَيْنَاهَا بِأَيْدٍ وَإِنَّا لَمُوسِعُونَ سوورەتی الذاریات ئایەتی 47. واتە ئێمە ئاسمانمان بەهێز و دەسەڵاتی خۆمان دروست کرد و بەردەوامیش گەورە و فراوانی دەکەین. وشەی موسیعون بە تەواوی بە مانای فراوانکردن دێت کە بۆ بەدیهێنان و بەرفراوانکردنی گەردوون دەگەڕێتەوە. یەکێک لە زانا هەرە گەورەکانی بواری فیزیایی ئەستێرەناسی هاوکینگ ستێپهین لە پەرتووکی A Brief History of Time دا دەڵێت دیاردەی فراوانبوونی گەردوون گەورەترین دۆزینەوەی زانستی و شۆڕشێکی زانستی مەزنی سەدەی 20م بوو. کەچی قورئان پێش ئەوەی مرۆڤ تەلیسکۆپ دروست بکات و فراوانبوونی گەردوونی باس کردووە. لەوانە هەندێک کەس بڵێن بوونی چەند ڕاستیەک دەربارەی گەردوون لە قورئاندا سەرسوڕهێنەر نییە چونکە عەرەب لەو بوارەدا پێشکەوتوو بوون. ڕاستیش دەکەن کە عەرەب لەو بوارەدا پێشکەوتوو بوون، بەڵام ئەوان نازانن کە قورئان پێش شارەزابوونی عەرەب لە بواری ئەستێرەناسی دابەزیوە. بەڵام زۆرێک لەو ڕاستی زانستیەکانی قورئان وەک تەقینەوە گەورەکە لە سەرەتای دروستبوونی گەردوون و هەتا دوایی تەنانەت لە لووتکەی پێشکەوتنی عەرەبیشدا نەزاندرا بوون. بۆیە ئەم ڕاستیە زانستیانە کە لە قورئاندا باسکراون بەهۆی پێشکەوتنی عەرەب نەبوون لە بواری ئەستێرەناسی، بەڵکو پێچەوانەکەی ڕاستە واتە پێشکەوتنی عەرەب لە بواری ئەستێرەناسیدا بەهۆی بوونی جێگایەکی تایبەت بووە لە قورئانی پیرۆزدا بۆ زانستی ئەستێرەناسی. فیزیا لاپەڕە 34 ئەتۆمیش لە چەند بەشێک پێک هاتووە. لە کۆندا بیردۆزێکی بەناوبانگ هەبوو کە لای خەڵکی زۆر پەسند بوو. ناوی بیردۆزی ئەتۆمی بوو. یەکەم جار ئەم بیردۆزە لەلایەن زانای بەناوبانگی یۆنانی دیمۆکرایتۆسەوە پێشنیار کرا کە 23 سەدە پێش ئێستا ژیاوە. ئەو زانایە و ئەوانەی دوای ئەوی ژیاون بانگەشەی ئەویان دەکرد کە بچووکترین یەکەی پێوانەی مادە بریتیە لە ئەتۆم. هەروەها عەرەبی سەردەمی کۆنیش هەمان بیر و بۆچوونیان هەبوو. لە زمانی عەرەبیدا وشەی ئەذەڕە بەرامبەر وشەی ئەتۆم بەکاردێت. زانستی سەردەم ئەوەمان پێ دەڵێت کە دەکرێت ئەتۆمیش دابەش بکرێت بۆ بەشی لە خۆی بچووکتر و ئەم ڕاستیەش بەرهەمی سەدەی 20ە. بەڵام پێشنیارکردنی ئەم ڕاستیە 14 سەدە لەمەوبەر دەبێتە شتێکی نامۆ تەنانەت بۆ خودی عەرەبەکانیش، چونکە ذەڕە یان ئەتۆم سنووری کۆتایی بووە لە بیری ئەواندا. بەڵام کە ئەم ئاەتە هاتە خوارەوە ئەم سنوورەی ڕەت کردەوە. لێرەدا خودای گەورە دەفەرمێت وقال الذين كفروا لتأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين سوورەتی ئەسسەبە ئایەتی 3 واتە ئەوانەی خوانە ناز بوون دەیانوت قیامەت نییە و نامانگاتێ. ئەی پێغەمبەری خودا صەڵی الله عەلەیه وسەلەم پێیان بڵێ نەخێر وانییە سوێند بە پەروەردگارم هەر یەخەتان دەگرێت چونکە ئەو زاتە زانایە بەنهێنی شاراوەکان. تەنانەت ئەندازەی ئەتۆمێکیش لە ئاسمانەکان و زەویدا ناتواندرێ لەو پەنها بکرێ. هەروەها نە لەوە بچووکتر و نە لەوەش گەورەتر کە لە کتێبی تایبەتیدا ڕوون و ئاشکرا نەبێت. ئەم ئاەتە پیرۆزە ئاماژە بە زانستی ڕەهای پەروەردگار دەکات
کە هیچ شتێک لێی ون نابێت و هەموو شتێک دەزانێت چ شارەوە بێت یان ئاشکرا. ئەمەش زیاتر خودای گەورە باسی ئەوە دەکات کە ئاگدارە بە هەموو شتێک کە گەورەتر یان بچووکتر بێت لە ئەتۆم. بەم شێوەیە دەقەکە بە ڕوونی باسی ئەوە دەکات کە دەکرێت شتێک بچووکتر بێت لە ئەتۆم. ئەم ڕاستیەش تا ئەم ماوانەی پێشوو نەدۆزرابەوە. زانستی ئاو لە بەڕاستی و هەفت. سووڕی ئاو لە ساڵی 1580دا کە بێرناند پۆلاسۆی بیردۆزێکی سووری ئاوی باس کرد، ئەوەی وت کە چۆن ئاو دەبێت بە هەڵم لە زەریاکاندا، دواتر سار دەبێتەوە و دەبێت بە هەور و هەورەکان لە ناوچانەدا دەسوڕێنەوە کە تێیدا دروست بوون و دواتر چڕ دەبنەوە و باران دەبارێنن. پاشان ئەم ئاوە لە شێوەی جۆگە و دەریاچە کۆ دەبێتەوە و دەڕژێتە ناو زەریاکان و ئەم سوورەش کە باسمان کرد سوورێکی بەردەوامە لە سەدەی حەوتەمی پێشزاین. ذالیس ئۆف میلیتۆس بڕوای وابوو کە بە پڕیشکە ئاوەکانی سەر ڕووی زەریاکان هەڵدەگرێت و پاشان لە شێوەی باران دەیان بارێنیت. لە سەردەمی کۆندا خەڵکی سەرچاوی ئاوی ژێرزەویان نەدەزانی، وایان دەزانی کە ئاوی زەریاکان بەهۆی کاریگەری باوە بە کیشوەرەکاندا دێت و دەچێت دەگوازرێتەوە. هەروەها بڕوایان وابوو کە ئاوەکان لە ڕێگەی چەند ڕێڕەوێکی نهێنی یان چاڵی گەورە دەگەڕێنەوە نێو زەریاکان. ئەم ڕێڕەوانەش پێیان دەوترا دۆزەخ. ئەم بیرۆکانە تا سەردەمی ئەفلاتۆن بەردەوام بوو. تەنانەت دیکارت یەکێک بوو لە گەورەترین بیرمەندەکانی سەدەی هەژدەهەم ئەم بیرۆکانەی پشتڕاست کردەوە. تا سەدەی نۆزدەهەم لە بیردۆزەکەی ئەرستۆدا شتێکی باو بوو کە بە گوێرەی ئەم بیردۆزە ئاو لە ئەشکەوتە ساردەکاندا چڕ دەبێتەوە و پاشان جۆگە و دەریاچەکان دروست دەکات کە دەستنە نێو کانیەکانەوە. بەڵام لە سەردەمی ئێستادا کە ئێمە گەیشتوین بەو ڕاستی کە ڕێژنە بارانەکان دەڕژێنە نێو دەرزەکانی زەویەوە بەرپرسن لە بوونی ئاوی ژێرزەوی. ئەمەش لەم دەقەدا لە قورئانی پیرۆزدا خوای گەورە باسی دەکات، دەفەرمێت: ألم تر أن الله أنزل من السماء ماء فسلكه ينابع في الأرض ثم يخرج به زرعا مختلفا ألوانه. سورة الزمر آية 21. واتە ئایا سرنجتان نەداوە کە بەڕاستی خودای گەورە لە ئاسمانەوە بارانی باراندووە و لەوە و دوا لە ناخی زەویدا کۆی کردوتەوە و پاشان بە شێوەی کارێزووکانی دەری دەهێنێت. ئیمجا هەر بەهۆی ئەم ئاوەوە کوشت و کاڵی هەمە جۆر و هەمە ڕەنگ بەرهەم دەهێنێت. خودای گەورە لێرەدا دەفەرمێت: وينزل من السماء ماء فيحيي به الأرض بعد موتها إن في ذلك لآيات لقوم يعقلون. سورة الروم آية 24. واتە وەلە ئاسمانەوە باران دەبارێنێت و کە زەوی پێزیندوو دەکاتەوە دوای ئەوەی کە مردووبوو. وشکبوونی ڕوەک و گژوگیا بەڕاستی لەو دیاردەیەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک کە ژیریان بخەنە کار. لێرەشدا خودای گەورەدا دەفەرمێت: وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون. سورة المؤمنون آية 18. واتە هەر ئێمە لە ئاسمانەوە بە ئەندازە و نەخشەیەکی دیاری کرا و بارانمان باراندووە، ئینجا لە ناخی زەوی جێگیرمان کردووە. بێگومان ئێمە بە جۆرەها شێوە دەتوانین ئەو ئاوانە لە ناوبەین و ئەو سەرچاوانە وشک بکەین. هیچ دەقێک نییە کە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ 1400 دانە ساڵ لەمەوبەر بەم شێوە ورد وەسفی سووڕی ئاوی کردبێت. دیاردەی بە هەڵم بوون. لاپەڕە 40. خودای گەورە دەفەرمێت: والسماء ذات الرجع. سورة الطارق آية 11. واتە سوێند بە ئاسمان کە خاوەنی جێڕانەوەیە، بە هەورەکان دەپیتێنێت.
خودای گەورە دەفەرمێت وأرسلنا الرياح لواقع فأنزلنا من السماء ماء فأسقيناكموه سورة الحجر آية 22 واتە یەکێک لە نیشانەکانی خودای گەورە ئەوەیە ئێمەش نەبامان ناردووە کە پیتێنەری ڕوەک و دار و درەختە، هەروەها بارانمان لە ئاسمانەوە باراندووە کە ئێوەی پێتێر ئاو دەکەین. وشەی لە واقیع لێرەدا بەکارهێنراوە بریتیە لە کۆی وشەی لەقاح کەواتە پیتاندن یاخۆت سک پڕکردن. لەم دەقەدا وشەی پیتاندن ئەوە دەگەیەنێت کە با هەورەکان پاڵ دەنێ بۆ لای یەکتر و بەم شێوەیە چڕیەکانیان زیاد دەکات و دەبێتە هۆی دروستبوونی هەورە بروسکە و پاشان باران بارین. هەمان باس لەم دەقانەی تری قورئاندا بەدی دەکرێت کە خودای گەورە دەفەرمێت ألم تر أن الله يزجي السحابا ثم يؤلف بينه ثم يجعله ركاما فترى الودق يخرج من خلاله وينزل من السماء من جبال فيها من برد فيصيب به من يشاء ويصرفه عن من يشاء يكاد سنا برقه يذهب بالأبصار سورة النور آية 33 واتە ئایا نابینن کە بێگومان خوا هەورەکان بە ئارامی و بە شوێنەی بە ئاسماندا دەبات، دوایی پەیوەستیان دەکات بە یەکەوە، ئەوسا کەڵەکەیان دەکات و لەسەر یەک ئینجا دەبینین لە تۆی ئەو هەورانەوە کە وەکوو کێوان باران و تەرزە دەبارێنن. جا لە سوودی ئەو بارانە هەر کەس خوا بیەوێت خێر و بەرەکەتی پێدەبەخشێت، هەر کەسێکیش بیەوێت لێی دوور دەخاتەوە. هەورە بروسکەکان ئەوەندە بەهێزن خەریکە بریسکەکەیان بینایی چاوان بەرێت. لێرەدا خودای گەورە دەفەرمێت الله الذي يرسل الرياح فتثير سحابا فيبسطوه في السماء كيف يشاء ويجعلوه كسفا فترى الودق يخرج من خلاله فإذا أصاب به من يشاء من عباده إذا هم يستبشرون سورة الروم آية 38 واتە خوا ئەو زاتەیە کە بە چەندەها جۆر با دەنێرێت ئەو بایە هەور هەڵدەگرێت و لەگەڵ خۆیدا ڕاپێچی دەکات. جا خودای گەورەش پەخشی دەکاتەوە بە ئاسمانەکاندا بە هەر شێوازێک کە بیەوێت. هەروەها هەورەکان پارچە پارچە دەکات، ئینجا دەبینیت کە چۆن باران لە نێوانیاندا دەردەچێت و دەبارێتە سەر زەوی. جا کاتێک کە بارانەکەی باراند بۆ هەر تاقمێک لە بەندەکانی کە بیەوێت سوودبەندیان بکات، ئەوانیش یەکسەر خۆشحاڵ دەبن و موژدە دەدەن بە یەکتری. بێگومان داتانوێکانی زانستی ئاوزانیش زۆر باش یەکدەگرنەوە لەگەڵ وەسفە قورئانیەکان. بۆ هەمان دیاردا سووڕی ئاو لە چەندەها ئاەتی تری قورئانی پیرۆزدا باس کراوە، لە سوورەتی الأعراف ئاەتی 57 و لە سوورەتی واقعە ئاەتی 68، لە سوورەتی التەوبە ئاەتی 11، لە سوورەتی المائیدە ئاەتی 50، لە سوورەتی الجاثیە ئاەتی 5، لە سوورەتی یاسین ئاەتی 24، لە سوورەتی فاتیر ئاەتی 9، لە سوورەتی الفورقان ئاەتی 48 و 49، لە سوورەتی الرعد ئاەتی 17 و ئاەتی 7، لە سوورەتی الملک ئاەتی 30. زەویزانی لاپەڕە 43 شاخەکان وەک مێخی چادروان. لە زانستی زەویزانیدا دیاردەی لولبوون دیاردەیەکی تازە دۆزراوەیە. دیاردەی لولبوون بەرپرسە لە دروستبوونی زنجیرە چیاکان. ئەم توێکڵەی زەوی کە ئێمە لەسەری دەژین وەک قاوغێکی ڕەقوایە، بەڵام چینەکانی تری ژێرەوەی گەرم و شلن. هەر بۆیە شیاو نییە بۆ هیچ جۆرێکی ژیان، ئەوەش
زانراوە کە جێگری و چەسپاوی شاخەکان پەیوەستە بە دیاردەی لولبوونەوە کە هەر ئەم لولبوونانەش بوونە هۆی بنچینەی دامەزرێنەری شاخەکان. زانایانی بواری زەویزانی پێمان دەڵێن کە نیوەی تیرەی زەوی 6035 کیلۆمەترە. ئەو توێکەڵەی زەوی کە ئێمە لەسەری دەژین زۆر تەنکە و لە نێوان 2 کیلۆمەتر بۆ 35 کیلۆمەتردایە. بەهۆی تەنکی توێکەڵی زەویەوە ئەگەری توشبوون بە بوومەلەرزە و لەرزینەوە زۆرە. شاخ و چێوەکان هەر وەکو کۆڵەکە و یان مێخی چادر کار دەکەن کە چینی توێکەڵی زەوی دەگرن و ناهێڵن تووشی لەرزین و شلۆقان بێت و جێگیری و چەسپاوی بەم توێکەڵە تەنکە دەبەخشن. قورئانی پیرۆزیش دەقادەق هەمان وەسفی ئەم دیاردەیە دەکات کە خودای گەورە لێرەدا دەفەرمێت ئەلەم نەجعل الأرض مهادا والجبال أوتادا. سوورەتی ئەننەبە ئاەتی 7. واتە ئایا زەویمان وەک لانکە بۆ فەراهەم نەهێناون؟ ئایا چێوەکانمان وەک مێخ بۆ دانەکوتاون؟ وشەی ئەوتاد واتە کۆڵەکە یان مێخ ئەوەی چادر و ڕەشماڵی پێجێگیر دەکرێت کە تەنی قۆڵی لولن لە زەویدا چەسپاون. پەرتووچی ئێرذ کە لە زۆربەی زانکۆکانی جیهاندا دەخوێندرێت یەکێکە لە نووسەرەکانی دکتۆر فرانک پیریس کە بۆ ماوەی 12 ساڵ سەرۆکی بەشی ئەکادیمی زانست بووە لە ئەمریکاوە. هەروەها ڕاوێژکاری زانستی سەرۆک کۆماری پێشووی ئەمریکا جامی کارتێر بووە. لە پەرتووکەکەیدا زۆر بە جوانی ڕوونی کردوتەوە کە شاخەکان وەک مێخوان زۆر بە قوڵی ڕەگەکانیان بە زەویدا چەقیوە. بە گوێرەی وتەکانی ئەم دکتۆرە چیاکان ڕۆڵێکی گەورە دەبینن لە چەسپاندن و جێگیرکردنی توێکڵی زەویدا. قورئانی پیرۆز زۆر بە ڕوونی ئاماژەی بە فەرمانی شاخ و چێوەکان داوە لە پاراستنی زەوی لە بوومەلەرزە و شلۆقان. لێرەدا خودای گەورە دەفەرمێت وجعلنا في الأرض رواسي أن تميد بهم. سوورەتی الأنبیا ئاەتی 31. واتە لە زەویدا کەژ و چێوەکانمان چەسپاندووە تا لاسەنگ نەبێت وەلار نەبێتەوە هەڵیان نەجێڕێتەوە. لە چەند ئاەتێکی تریشدا باسی هەمان پەیام کراوە لە سوورەتی لوقمان ئاەتی 10 لە سوورەتی ئەننەحل ئاەتی 15. بەڕاستی هاومانایی و ڕێککەوتنێکی زۆر ناوازە بەدی دەکرێت لە نێوان وەسفە قورئانیەکان و داناکانی بواری زەویزانی. چێوەکان بە تۆکمەی جێگیرکراون. لاپەڕە 45. ڕووکاری زەوی بۆ چەندەها پارچەی ڕق کرد کراوە کە نزیکەی 1000 کیلۆمەتر ئەستور دەبێت. ئەم پارچانە سەر شوێنی نیمچە تواوە کە پێیان دەوترێت ئەسڤینۆسپێری دەکەون. دروستبوونی شاخەکان لە لێوارەکانی ئەم پارچانەدا ڕوودەدات. چینی توێکڵی زەوی بە ئەستوری 5 کیلۆمەتر لە بنی زەریاکانەوەیە، نزیکەی 35 کیلۆمەتر لە ژێر ڕووتەختی کیشوەرەکانەوەیە، نزیکەی 80 کیلۆمەتر ئەستوریەکەی لە ژێر زنجیرە چیا گەورەکانەوە. ئەمانەش دامەزلێنەری بەهێزن کە چیاکانیان لەسەر دانراوە. قورئانی پیرۆزیش لەم ئاەتەدا باسی ئەم دامەزرێنەرە بەهێزەی چیاکان دەکات. لێرەدا خودای گەورە دەفەرمێت والجبال ئەڕساها. سوورەتی ئەننازعات ئاەتی 32. واتە چێوەکانیشی بە تۆکمەی دامەزراندووە. هەمان پەیام لە قورئاندا لە سوورەتی ئەلغاشیە ئاەتی 19دا دووبارە کراوەتەوە. بەم شێوە ئەم زانیاریانەی کە لە قورئانی پیرۆزدا باسکراون دەربارەی سروشتی چیا و چێوەکان زۆر بە وردی دەگونجێت لەگەڵ دۆزینەوەی شازەکانی زانستی زەویزانیدا. زەریاناسی بربەستێک لە نێوان ئاوی شیرن و ئاوی سوێردا. لاپەڕە 47. لێرەدا خودای گەورە دەفەرمێت بەینەهوما بەرزەخ لا یەبغیان. سوورەتی ئەڕەحمان ئاەتی 20. واتە ئاوی دوو دەریای بەڕەڵا کردووە و بەیەکی گەیاندون تێکەڵیش نابن، چونکە لە نێوانیاندا بربەستێک هەیە کە ناهێڵێت تێکەڵ بن. ئەم دیاردەیە لە نێوان دەریای سپی و زەریای ئەتڵەسی و دەریای سوێر و دەریای عەرەبیدا ئاشکرایە. لە دەقە قورئانیەکاندا وشەی بەرزەخ بەکارهاتووە کە بە مانای بربەست یاخود جیاکەرەوە دێت. ئەم بربەستە هەرچەندە بربەست و جیاکەرەوەیەکی فیزیایی نییە،
بەڵام وشەی مەڕەج لە ڕووی ئەدەبیەوە بە مانای پێگەیشتن و تێکەڵبوون دێت. ڕاوەکارانی قورئان لە سەرەتا نەیان دەتوانی ئەم دوو دیاردە پێچەوانەیە لێک بدەنەوە. مەبەستم ئەوەیە کە لە کاتێکدا دەڵێت بە یەکدەگەن و تێکەڵ نابن، لە هەمان کاتیشدا دەڵێت بربەستێک لە نێوانیاندا هەیە. زانستی سەردەم دەری خستووە کە ئەگەر لە شوێنێک دوو دەریای جیاواز بەیەک بگەن، ئەوە بربەستێک دروست دەبێت لە نێوانیاندا. ئەم بربەستە هەردوو دەریاکە لێک جیا دەکاتەوە بە شێوەیەک کە هەردوو دەریاکە پلەی گەرمی و ڕێژەی سوێری چڕی تایبەتی بەخۆیان دەبێت. ئێستا زانایانی بواری زەریاناسی زۆر بەباشی دەتوانن ڕاستی ئەم ئاەتە ڕوون بکەنەوە. بربەستێکی لاری نەبینراو لە نێوان ئاوی هەردوو دەریاکەدا هەیە کە لە ڕێگەیەوە ئاوی لایەکیان دەتوانێت بچێتە لایەکەی ترەوە، بەڵام کاتێک ئاوی دەریایەکیان دەچێتە دەریاکەی ترەوە، ئەوە ئەو کاتە سیفەتە تایبەتیەکانی خۆی لەدەست دەدات، وەک ئەو ئاوەی لێدێت کە چۆتە ناویەوە. بەم شێوەیە ئەم بربەستە وەکو گوێزەرەوەیەکی هاوچەشنکەر بۆ هەردوو ئاوەکە کار دەکات. ئەم دیاردەیە هەروەها لەم ئاەتەشدا باسکراوە کە خودای گەورە لێرەدا دەفەرمێت وَجَعَلَ بَيْنَ الْبَحْرَيْنِ حَاجِزًا. سوورەتی ئەننەمل ئاەتی 61. واتە وە لە نێوان دوو ئاوەکەشدا بربەستی جیاکەرەوەی بەرپا کردووە. ئەم دیاردەیە لە چەند ناوچەیەکدا ڕوودەدات، لەوانە لە نێوان دەریای سپی ناوەڕاست و زەریای ئەتڵەسی لە کێوی تاریخدا. هەروەها بربەستێکی سپی هەیە لە باشووری ئەفریقیا لە شوێنێکدا کە زەریای ئەتڵەسی و زەریای هێمن بە یەک دەگەن. بەڵام کاتێک قورئان باسی بربەستەکە دەکات، لە نێوان ئاوی شیرن و ئاوی سوێردا لەگەڵ باسکردنی بربەستدا باسی بوونی کۆسپێکی جوداکەرەوە دەکات. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت وهو الذي مرج البحرين هذا عذب فرات وهذا ملح أجاج وجعل بينهما برزخا وحجرا محجورا. سوورەتی الفورقان ئاەتی 53. واتە هەر ئەو زاتە کە ئاوی دوو دەریایان ئاوی دوو ڕووبار لە پاڵ یەکدا وەک خۆیان دەهێڵێتەوە و تێکەڵ نابن، چونکە چڕیان جیاوازە، کە یەکێکیان شیرن و سازگارە، ئەوەی تریان تفت و سوێر، و بربەستێکی لە نێوانیاندا دروست کردووە لەگەڵ کۆسپێکدا کە ناهێڵێت تێکەڵ بن. زانستی سەردەم بۆی دەرکەوتووە کە لە ڕێژگەی ڕووبارەکاندا کاتێک ئاوی شیرن و سازگار دەگات بە ئاوی سوێر، حاڵەتەکە زۆر جیاوازترە لەوەی کە ئاوی سوێری دوو دەریا بە یەک بگەن. بۆیان دەرکەوت کە ئەوەی ئاوی شیرن لە ئاوی سازگار جیا دەکاتەوە لە ڕێژگەی ڕووبارەکاندا بریتیە لە ناوچەیەکی چڕی جیاواز کە بەردەوام چڕیەکەی دەگۆڕێت و دوو بەشەکە لە یەک جیا دەکاتەوە. ئەم ناوچەیە جیاکەرەوەیش سوێرێکی هەیە کە جیاوازە لە سوێری هەردوو ئاوە سازگارەکە و ئاوە سوێرەکە. ئەم دیاردەیە لە زۆر شوێندا ڕوودەدات، لەوانە میسر کاتێک ڕووباری نیل دەڕژێتە دەریای سپی ناوەڕاست. ئەم دیاردەی زانستیە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە لەلایەن دکتۆر ویلیام های کە زانای بەناوبانگی بواری دەریاوانیە، پرۆفیسۆرە لە زانستی زەویناسی لە زانکۆی کۆلۆڕادۆ لە ئەمریکا پشتگیری لێ دەکرێت و پشت ڕاست کراوەتەوە. تاریکایی لە قوڵای زەریاکاندا لاپەڕە 51. پرۆفیسۆر دورگا ڕاوۆ کە لە جیهاندا بەناوبانگە و پرۆفیسۆرە لە بواری دەریاوانی و زەویناسیدا لە زانکۆی مەلیکە عەبدولعەزیز لە جیددا پرۆفیسۆر بووە، داوای لێکرا کە تێبینی خۆی بڵێ دەربارەی ئەم ئاەتە پیرۆزەوە کە خودای گەورە دەفەرمێت أو كظلمات في بحر لجي يغشاه موج من فوقه موج من فوقه سحاب ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها ومن لم يجعل الله له نورا فما له من نور. سورة النور آية 40. واتا یاخود کردەوەیان وەک چەندەها تاریکی وایە لەناو دەریایەکی قوڵ، شەپۆڵ لەسەر شەپۆڵ بدات بەسەریادا، لەسەر وشیەوە هەورێکی تاریک دایگرت بێت،
تاریکاییەکان چین لەسەر یەک نیشت بن، کاتێک کە دەستی دەربهێنێت خەریکە دەستی خۆی نەبینێت لەبەر تاریکی. بێگومان هەر کەسێک خوا نووری پێنەبەخشێت هەرگیز نووری دەست ناکەوێت. پرۆفیسۆر ڕاوۆ ئەوەی وت کە زانایان تەنها دەتوانن جەخت بکەنەوە لە سەربوونی تاریکایی لە قوڵایی زەریاکاندا. ئەڵبەتە ئەمەش بە یارمەتی ئامێری پێشکەوت و سەردەمیانە. هەرگیز مرۆڤ بەبێ یارمەتی ئامێر و یارمەتی دەرێک ناتوانێت بچێتە قوڵایی زیاتر لە 20 بۆ 30 مەتر لە زەریاکاندا وە بە زوندویی بمێنێتەوە. ئەم ئاەتەش مەبەستی لە هەموو دەریاکان نییە، چونکە هەموو دەریایەک ناتواندرێت بەوە وەسف بکرێت کە چەند چینێکی تاریکی لەسەر یەکی تێدایە. ئەم ئاەتە زیاتر مەبەستی دەریا و زەریا قوڵەکانە، چونکە دەفەرمێت تاریکی لە زەریا قوڵەکاندا. ئەم چینە تاریکاییە لە زەریا قوڵەکاندا بەهۆی دوو هۆکارەوە دروست دەبێت. یەکەم، تیشتی ڕووناچی لە 7 ڕەنگ پێک دێت کە پەلکە زێڕینە دروست دەکەن. 7 ڕەنگەکانیش ئەمانن: وەنەوشەیی، نیلی، شین، سەوز، زەرد، پرتەقالی و سوور. تیشتی ڕووناچی تووشی شکانەوە دەبێت کاتێک بەرئاو دەکەوێت. نزیکەی 10 تا 15 مەتری بەشی سەرەوەی ئاوەکە ڕووناچی سوور هەڵدەمژێت، بۆیە کاتێک مەلەوانێک بچێتە قوڵایی 25 مەتر و بریندار دەبێت، ئەوە ناتوانێت ڕەنجی سووری خوێنەکەی خۆی ببینێت، چونکە ڕەنجی سوور ناگاتە ئەم قوڵاییە. بە هەمان شێوە ڕەنجی پرتەقالی لە نێوان 30 تا 50 مەتردا هەڵدەمژرێت، زەرد لە 50 بۆ 100 مەتردا هەڵدەمژرێت، سەوز لە 100 بۆ 200 مەتردا، و لە کۆتاییدا شینیش لە خواروی 200 مەترەوە هەڵدەمژرێت، وەنەوشەی و نیلی زیاتر لە 200 مەتردا هەڵدەمژرێت. بەهۆی هەڵمژینی یەک لە دوای یەکی ڕەنگەکانەوە، یەک لە دوای یەک و چین لەسەر چین، هەتا دێت زەریا تاریکتر دەبێت، واتە تاریکایی بە گوێرەی تیشتی ڕووناچیەکان دروست دەبێت و لە خوار 100 مەترەوە بە تەواوی تاریک دەبێت. دووهەم، تیشتی خۆر لەلایەن هەورەکانەوە هەڵدەمژرێت، دواتر ڕووناچیەکەی پەرت و بڵاو دەکاتەوە و چینێک لە تاریکایی لە ژێر هەورەکاندا دروست دەکات، کە ئەمەش یەکەمین چینی تاریکیە. کاتێک ڕووناچیەکان دەگەنە سەر ڕووکەشی زەریاکان و لەلایەن ڕووکەشە شەپۆڵدارەکانی زەریاکانەوە دەشتێنەوە و کە بریسکەدار دەردەکەوێت، بۆیە ئەوە شەپۆڵەکانن کە ڕووناچی دەشتێنەوە و تاریکایی دروست دەکەن. ئەو تیشکە ڕووناچیەی کە نەشکاونەتەوە بە قوڵایی زەریاکاندا تێپەڕ دەبن، بۆیە زەریا لە دوو بەش پێک دێت: بەشی ڕووپۆشی سەرەوەی کە پێک دێت لە ڕووناچی و گەرمی و بەشی قوڵایی کە بە تاریکایی جیا دەکرێتەوە. هەروەها بەشی ڕووکەش بەهۆی بوونی چەند شەپۆڵێکەوە لە بەشی قوڵایی جودادا دەکرێتەوە. شەپۆڵە ناوەچیەکان ئاوی قوڵایی دەریا و زەریاکاندا دەپۆشن، لەبەر ئەوەی ئاو لە قوڵاییەکاندا چڕی زۆرترە وەک لە ئاوی سەرەوە. تاریکایی لە خوار شەپۆڵە ناوەچیەکانەوە دەست پێ دەکات. تەنانەت ماسیش لە قوڵایی زەریاکاندا ناتوانێت بیبینێت، تاکە سەرچاوەی ڕووناچی لە لاشەی خۆیانەوەیە. قورئانیش ئەم دیاردەیە زۆر بەڕوونی باز دەکات کاتێک دەفەرمێت تاریکایی لە قوڵایی زەریاکاندا بە چین لەسەر چین شەپۆڵ داپۆشراون. بەواتایەکی تر لە سەروی ئەم شەپۆڵانەوە چەندەها شەپۆڵی تر هەن کە مەبەستم ئەو شەپۆڵانەیە کە لەسەر ڕووی زەریاکاندا بەدی دەکرێت. ئاەتەکە بەردەوام دەبێت و دەفەرمێت لە سەروشیەوە هەورێکی تاریک هەیە، چەند قوڵایی تاریک یەک لەسەر یەک. ئەم هەورانە وەک پێشتر ئاماژەمان پێدا چەند ڕێگر و بربەستێکن کە چین لەسەر یەک دانراون، کە زیاتر تاریکی دەکەن بەهۆی هەڵمژینی ڕەنگەکانەوە لەسەر چەند ئاستێکی جیاجیا. پرۆفیسۆر دۆرگا ڕاوۆ لە دەرئەنجامدا وتی بەڕاستی 1400 دانە ساڵ لەمەوبەر مرۆڤێکی ئاسایی هەرگیز ناتوانێ باسی دیاردەیەکی لەم جۆرە بە وردەکاریەوە بکات، بۆیە پێم وایە دەبێت ئەم زانیاریانە لە سەرچاوێکی سەروی سروشتەوە هاتوبێت. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت وهو الذي خلق الماء بشرا فجعله نسبا وصهرا وكان ربك قديرا. سوورەتی الفورقان ئاەتی 54. واتە هەر ئەو زاتەیە کە لە ئاو و مەنی مرۆڤ دروست دەکات
بەهۆیەوە پەیوەندی خزمایەتی ژن و ژنخوازی دروست کردووە. بێگومان بەردەوام پەروەردگاری تۆ دەسەڵاتی بێسنووری هەیە. ئایا جێی باوڕە و دەگونجێ بۆ کەسێک 14% لەمەوبەر بڵێت ژیان لە ئاو دروست بووە؟ لەوەش زیاتر، ئایا باوەڕ بەوە دەکرێت کە ئەمە لە مرۆڤێکی بیابانی عارەبیەکانەوە هاتبێت کە تیایدا ئاو زۆر دەگمەنە؟ ڕووەک زانی لاپەڕا 57. ڕووەکەکان ڕەگەزی نێرومێیان هەیە. لە کۆندا خەڵکی نەیان دەزانی کە ڕووەکەکانیش هەردوو ڕەگەزی نێرومێیان هەیە. زانستی ڕووەکزانی ئەوەی ئاشکرا کردووە کە هەموو ڕووەکێک ڕەگەزی نێرومێی هەیە، تەنانەت ئەو ڕووەکانەی کە تاک ڕەگەزن پێکاتوون لە هەردوو توخمی نێرومێ. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت: وأنزل من السماء ماء فأخرجنا به أزواجا من نبات شتى. سورة طه آية 53. واتە لە ئاسمانەوە بارانی دابەزاندووە و کە چەندەها جۆر ڕووەکی بە شێوەی جووت پێگەیاندووە و هەریەکیان لەوی تر جیاوازە. میوەکان نێرومێیان هەیە. خودای گەورە دەفەرمێت: ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين. سورة الرعد آية 3. واتە هەموو میوەیەکی بە شێوەی جووت دوو بەرهەم هێناوە. میوە بەرهەمی کۆتایی درەختە پلە بەرزەکانە. پێش میوە قۆناغێکی گوڵ هەیە کە لە هەردوو توخمی نێرینەومەی نەپێک دێت. تۆ و هێلکە کاتێک پۆڕک دەگوازرێتەوە بۆ گوڵەکە، ئەوە میوە بەرهەم دێت و کە دواتر گەشە دەکات و تۆکانی بەڕەڵا دەکات. بەو شێوەیە هەموو میوەیەک ڕەگەزی نێرومەی دەردەخات. ڕاستیەک کە لە قورئاندا باس کراوە. لە هەندێک جۆردا میوەکە لە گوڵی نەپیتێنراوەوە دروست دەبێت، بۆ نمونە مۆز و هەندێک جۆری ئەنەناس و هەنجیر و پرتەقاڵ و ترێ. ئەوانەش هەندێک شێوازی ڕەگەزی و تایبەتمەندیان هەیە. هەموو شتێک بە شێوەی جووت دروست کراوە. خودای گەورە دەفەرمێت: ومن كل شيء خلقنا زوجين. سورة الذاريات آية 49. واتە لە هەموو شتێک جووتمان دروست کردووە. ئەم دێرە دڵنیاییەک دەربارەی هەموو شتێک دەبەخشێت کە جگە لە مرۆڤ و ئاژەڵ، ڕووەک و میوە و لەوانەیە شتی تریش بگرێتەوە وەک کارەبا و ئەتۆمەکانی لە بارگەی پۆزەتیڤ و پڕۆتۆن و بارگەی نێگەتیڤی ئەلیکترۆن پێکدێن. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت: سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون. سورة ياسين آية 36. واتە پاچی بۆ ئەو پەروەردگارەی کە هەموو شتێکی بە شێوەی جووت بەدیهێناوە لە خۆشیاندا مرۆڤەکان و لەوانەشدا کە نایزانن. لەم دەقەدا قورئان ئاماژە بەوە دەکات کە هەموو شتێک بە شێوەی جووت دروست بووە و لەو شتانەی کە مرۆڤ ئێستا دەیانزانێت و ئەوانەشی کە نایانزانێت لە داهاتوودا دەیان دۆزێتەوە. گیانەوەرزانی لاپەڕا 6. ئاژەڵ و باڵندەکان بە شێوەی کۆمەڵگە دەژین. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت: وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم. سورة الأنعام آية 38. واتە هیچ ئاژەڵێک نییە لەسەر ڕووی زەوی و هیچ باڵندەیەکیش کە بە باڵەکانی بفرێت کە وەکو ئێوە کۆمەڵێک یان گەلێک نەبن. لە توێژینەوەکانەوە دەرکەوتووە کە ئاژەڵ و باڵندەکان بە شێوەی کۆمەڵ دەژین، بە جۆرێک کە ڕێکخستن لە ناو خۆیاندا دەکەن و ژیان و کارکردنیان بەیەکەوەیە، فڕینی باڵندەکان. خودای گەورە دەفەرمێت: ألم يروا إلى الطير مسخرات في جو السماء ما يمسكهن إلا الله إن في ذلك لآيات لقوم يؤمنون.
سوورەتی ئەننەحل ئایەتی 79 واتە ئایا سرنجی باڵندەیان نەداوە کە چۆن لە ناوەڕاستی ئاسماندا بار هێنراون بۆ فڕین کەس نییە لە جێی خۆیانەوە بیهێڵێتەوە جگە لە ئەڵڵاه بەڕاستی لەمەدا بەڵگە و نیشانە هەیە بۆ ئەوانەی کە باوەڕ دەهێنن. دەقێکی تریش باسی باڵندەکان دەکات و دەڵێت ئەوەلەم یەڕوا ئیلە الطەیری فەوقەهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. سوورەتی ئەلمولک ئایەتی 19 واتە ئایا سرنجیان نەداوە لەو باڵندانەی کە بەسەریانەوە چۆن باڵەکانیان بڵاو دەکەنەوە و لێکیان دەنێن ئەوانە جگە لە خوای گەورە کەسی تر لە شوێنی خۆیان جێگیریان ناکات بەڕاستی ئەو بە هەموو شتێک بینایە. زاراوەی عەرەبی ئەمسیک لە ڕووی وێژەییەوە واتە گرتنی دەستی کەسێک هەڵگرتن و گرتنی پشتی کەسێک ئەوەش بیرۆکەی ئەوەی تایە کە خوای گەورە بەدەسەڵاتی خۆی باڵندەکان ڕاگیر دەکات. ئەم دەقانەش پشت بەستنی تەواوی باڵندەکان بە یاساکانی سروشتەوە دووپات دەکەنەوە. داتاکانی زانستی نوێ نیشانیان داوە کە هەندێک باڵندە پلەیەکی بەرزی ڕێخستن بەکاردەهێنێت سەرەڕای ئەوەی بەرنامەیەکی کە بۆ جوڵەکردنیان بۆیان دانراوە بۆیە تەنها دەتوانرێت لە ڕێگەی بوونی بەرنامەیەکی کۆچکردنەوە لە بۆ ماوە مادەی چینەکانی ئەو باڵندەدا کۆچی دوور درێژ و ئاڵۆزی باڵندە لاوەکان لێک بدرێتەوە کە بەبێ ئەوەی هیچ ئەزمونێکی پێشینەی و هیچ ڕێنیشاندەرێکیان هەبێت گەشت دەکەن و دەتوانن لە ڕۆژێکی دیاریکراویشدا بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە لێیەوە هاتوون. پرۆفیسۆر هامبۆرگیری لە پەرتووکەکەیدا بە ناوی فراگیلایتی پۆوێراند نمونەیەک دەهێنێتەوە لەسەر باڵندەی موتۆن بایرد کە لە زەریای هێمندا دەژیت. ئەم باڵندەیە گەشتێک دەکات بە درێژایی 24,000 کیلۆمەتر لەسەر شێوەی ژمارە هەشتی ئینگلیزی. گەشتەکە لە ماوەی نزیکەی 6 مانگدا ئەنجام دەدات بەڵام کە لەوێوە دەگەڕێتەوە بۆ شوێنی پێشووی ماوەی ئەو پەڕی 1 هەفتەیان کەمتر دەخایەنێت. ئەم زانیاریە ئاڵۆزانەش بۆ گەشتێکی لەم جۆرە پێویستە لە کۆئەندامی دەماری ئەم باڵندەبوونی هەبێت. ئەو باڵندە بە شێوازێکی زۆر ورد بەرنامە ڕێژکراون کەواتە ئایا پێویست نییە کە ئێمە بەلایەنی کەمەوە بەرنامەدانەری ئەمە بناسین کە چێیە؟ هەنگ و لێهاتوویەکەی لاپەڕە 63 خودای گەورە دەفەرمێت وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا. سوورەتی ئەننەحل ئایەتی 68 ئایەتی 69 واتە و پەروەردگارت بە هەنجی فەرموو کە لە چیاکاندا خانەکانی دروست بکات و لە درەخت و ئەو شوێنانەش کە مرۆڤ بۆی دابین دەکات و لە هەموو جۆرە بەر و بوومێک بخوات و پێمان ڕاگەیاند ئەو نەخشانەی کە پەروەردگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدە. ڤۆن فرایسیک لە ساڵی 1973دا خەڵاتی نۆبڵی وەرگرت بەهۆی توێژینەوەکەی لەسەر هەڵس و کەوت و پەیوەندی نێوان هەنگەکان. هەر هەنجێک دوای ئەوەی کە گوڵێک یان باخچەیەکی نوێ دەدۆزێتەوە دەگەڕێتەوە ڕێگەی نەخشەی ئەو شوێنە بە هاوڕێ و هەنگەکانی تردا ڕادەگەیەنێت. ئەمەش بە سەمای هەنگ ناسراوە مانای ئەو جوڵانەی کە ئەم جانەوەرانە بەکاری دەهێنن بۆ گواستنەوەی زانیاری لە نێوان کرێکارە هەنگەکان بە شێوازێکی زانستی لە ڕێگەی وێنەگرتن و چەند ڕێگەیەکی ترەوە دۆزرانەوە. قورئانیش لەسەرەوە باسی ئەوە دەکات چۆن هەنگ بەلێ هاتوویەکەیەوە ڕێگەکانی پەروەردگاری دەدۆزێتەوە. لەسەرەوە هەنگ بەمێ باسکراوە فەسلوکی وەکولی واتە ئەو هەنگەی کە ماڵەوە جێدەهێڵێت بۆ کۆکردنەوەی خۆراک هەنجی مێینەیە یان بەواتایەکی تر سەرباز یان کرێکارەکە مێینەیە. لە شانۆی هێنری دە فۆرثی شکسپیردا
هەندێک لە کەسایەتیەکان باسی هەنگ دەکەن کە پێک هاتوون لە کۆمەڵێک سەرباز و پاشایەکیشیان هەیە، ئەوەش لە سەردەمی شکسپیردا بیر و باوەڕی ئەو خەڵکە بوو. پێیان وابوو کە هەنگە کرێکارەکان نێرینەن و کە دەڕۆنەوە ماڵەوە ئەوە کارەکانیان بۆ پاشاکە باز دەکەن، بەڵام ئەمە هەڵەیە. کرێکارەکان مێینەن و کارەکانیشیان بۆ پاشاکە ناجێڕنەوە، بەڵکو بۆ شاژنی دەجێڕنەوە. ئەوەش پێویستی بە لێکۆڵینەوەی پێشکەوتوو بوو لە ماوەی 300 ساڵی ڕابردوودا بۆ ئەوەی بزاندرێت. خانووی جاڵجاڵۆکە، خانووە لاوازەکە، لاپەڕە 65. خوای گەورە دەفەرمێت: مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. سورة العنكبوت آية 31. واتا نمونەی ئەوانەی کە جگە لە ئەڵڵا کەسانی تر دەکەنە پشتیوانی خۆیان وەک جاڵجاڵۆکە وایە کە ماڵەکەی دروست دەکات. بەڕاستی لاواسترین ماڵی جاڵجاڵۆکەیە ئەگەر بیانزانی بایە. سەرەڕای وەسفێکی فیزیایی بۆ تۆڕی جاڵجاڵۆکە بە خانوویەکی زۆر بێهێز و نەرم و لاواز. قورئان باسی لاوازی خێزانی ماڵی جاڵجاڵۆکەش دەکات کە تیایدا مێینەکە نێرینەکە دەکوژێت و وە دواتریش بێچوەکان دایکەکەیان دەکوژن. ئەم ئاەتەش ئەو کەسانە دەگرێتەوە کە دوای پاڵپشتی بۆ ئەم دنیا و دنیای دواتر جگە لە خوا دەکەن. شێوەی ژیان و پەیوەندی نێوان مێرولەکان. لاپەڕە 66. خودای گەورە دەفەرمێت: وحشر لسليمان جنوده من الجن والإنس والطير فهم يوزعون حتى إذا أتوا على واد النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. سورة النمل آية 17. واتا هەرچی سەرباز و لەشکری سولەیمانە بەپەری و مرۆڤ و باڵندەوە کۆکرانەوە و بەڕێز و ڕێک و پێچی ڕێکخران تا ئەو کاتەی گەشتنە دۆڵی مێرولەیەک هاواری کردووتی: ئەی مێرولەکان بڕۆنەوە نیشتنگەکانتان، نەوەکو سولەیمان و لەشکرەکەی تێکتان بشێن و وەک شوشە بێ ئەوەی هەستان پێ بکەن. کاتی خۆی خەڵکی گاڵتەیان بە قورئان دەکرد و دەیانگوت قورئان پەرتوکێکە تەنها چیرۆکی ئەفسانەیی تێدایە و ئەوەی تێدا هاتووە کە مێرولەکان قسە لەگەڵ یەکتری دەکەن و پەیامی گرنگ لە نێوان یەکتریدا دەگۆڕنەوە. بەڵام لە ماوەی ڕابردوودا توێژینەوەکان کۆمەڵێک ڕاستیان دەربارەی شێوازی ژیانی مێرولەکان دەرخست کە پێشتر مرۆڤ نەیدەزانی. توێژینەوەکان دەریان خست کە لە نێوان ئاژەڵاندا یان مێرووەکاندا مێرولەکان زۆرترین لێکچوونیان هەیە لە شێوازی ژیانیاندا لەگەڵ مرۆڤدا. ئەمەش لەم دۆزینەوانەی خوارەوەدا دەربارەی مێرولەکان زیاتر دەردەکەوێت. یەکەم، مێرولەکان وەک مرۆڤ مردووەکانیان دەشارنەوە. دووهەم، مێرولەکان سیستەمێکی زۆر پێشکەوتویان هەیە لە دابەشکردنی کارەکانیاندا بە جۆرێک بەڕێوەبەر و سەرپەرشتیار و چاودێری و کرێکار دەگرێتەوە. سێهەم، ماوە جارێک چاوپێکەوتن ئەنجام دەدەن و قسە دەکەن. چارەم، شێوازێکی پێشکەوتووی پەیوەندیکردنیان هەیە لە نێوان خۆیاندا. پێنجەم، لە ماوەی ڕێکخراودا کاری بازاڕداری دەکەن و تا کەلوپەلەکانیان ئاڵوگۆڕ بکەن. شەشەم، لە زانستدا دانەوێڵەکانیان هەڵدەگرن و ئەگەر دانەوێڵەکە گۆپە بکات ئەوە ڕەگەکەی دەبڕنەوە، وەک ئەوەی بزانن کە گەشەی ئەو دانەوێڵەیە دەبێتە هۆی خراپبوونی، و ئەگەر دانەوێڵە هەرگیراوەکە تەڕ ببێت بەهۆی بارانەوە ئەوە دەیبەنە بەر تیشکی خۆر تاوەکو وشک بێتەوە. ئەگەر وشک بووە دەیبەنە ژوورەوە، چونکە دەزانن ئەگەر دانەوێڵەکە تەڕ بێت ئەوە ڕەگەکانی گەشە دەکەن و ئەوەش دەبێتە هۆی لە ناوچوونیان. پزیشکی. لاپەڕە 69. هەنجوین چارەسەرێک بۆ مرۆڤایەتی. هەنگ شیلەی چەندین جۆری جیاواز لە مێرولەکان دەمژێت و
لە ناو لەشیدا دەیکات بە هەنگوین و لە ناو خانەوە کسەییەکانیدا هەڵی دەگرێت. تەنها لە ماوەی ئەم 2 سەدەی دواییدا مرۆڤ ئەوەی زانیوە کە هەنگ لە ناوەڕاستی سکیدا هەنگجوین هەڵدەگرێت. لە کاتێکدا ئەو ڕاستیە 1400 ساڵ لەمەوبەر لە قورئاندا باس کراوە لەم دەقەدا. خودای گەورە دەفەرمێت يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس. سورة النحل ئاەتی 69. واتە لەناو سکی ئەو هەنگانەوە شیلەیەکی فڕەڕەنگ دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ خەڵکی. ئێمە تازە بۆمان دەرکەوتووە کە هەنجوین تایبەتمەندی ساڕێژکردنی هەیە وەک دژەمێرو بەکاردێت. ڕووسەکان لە جەنگی جیهانی دووهەمدا هەنجوینیان دەخستە سەر برینەکانیان. هەنگوینەکەش برینەکەی بە شێداری دەهێشتەوە و دوایی کە چاک دەبەوە زۆر کەم شوێنەواری برینی پێوە دیار دەبوو و بەهۆی زۆری چڕیەکەیەوە هیچ کەڕوویەکیان بەکتریایەک ناتواندرێت لە ناو هەنگویندا گەشە بکات. ئەمەش زۆر بەڕوونی دەرکەوت لە نزیکەی 22 نەخۆشی بێچارەسەری سینگ و ئەلزایمەر لە ئینگلتەرا کە لەلایەن خوشکە کارۆلیەوە چارەسەر کران کە پەرستارێک بوو پرۆپۆلیسیسی بەکارهێنا کە لە هەنگەکان شانەکانیانی پێدا دەپۆشین دژی بەکتریە. ئەگەر کەسێک هەستیاری هەبێت بۆ ڕووکێکی دیاری کراو ئەوە دەکرێت هەنگوینی لەم ڕووەکەوە پێ بدرێت بۆ ئەوەی بەرگری دروست بکات بۆ ئەو هەستیاریەی. هەنجوین دەوڵەمەندە بە فرەکتۆز و ڤیتامین کەی. ئەو زانیاریانەی لە قورئاندا هاتوون دەربارەی هەنجوین لەگەڵ بنچینە و تایبەتمەندیەکانی هەنجوین چەندین سەدە دوای دابەزینی قورئان دۆزراونەتەوە. فیسۆلۆجی لاپەڕە 71. سووڕی خوێن و شیر. قورئان 600 ساڵ بەر لە باسکردنی سووڕی خوێن لەلایەن ئیبن نەفیسەوە دادەبەزی و 1000 ساڵیش بەر لەوەی کە ویلیام هاوڕێی ئەم دۆزینەوەیە بگەێنێتە ڕۆژئاوا تەنانەت 3 سەدە پێش ئەوەی بزانێت کە چی لە ڕیخۆلەکاندا ڕوودەدات بۆ ئەوەی دڵنیا ببنەوە لەوەی کە ئەندامەکان لە ڕێگەی هەرسکردن و هەڵمژینەوە خۆراکیان پێدەدرێت. دێرێک لە قورئاندا باسی سەرچاوەی پێکهاتەکانی شیر دەکات بەو شێوەی کە ڕوودەدات. بۆ تێگەیشتنیش کە دێرەکەی قورئان باس لەم شتانەی سەرەوە دەکات پێویستە ئەوە بزانین کە چەند کارلێکێکی کیمیاوی لە ڕیخۆڵەکاندا ڕوودەدەن و لەوێشەوە ئەو مادانە کە لە خۆراکەوە بەدەست خراون دەگوێزرێنەوە و بۆ ناو خوێن لە ڕێگەی سیستەمێکی ئاڵۆزەوە زۆرجار لە ڕێگەی جگەرەوە. ئەمەش بە پێ سروشتی کیمیایی مادەکە دەبێت. خوێنیش دەیانگوازێتەوە بۆ هەموو ئەندامەکانی لەش. لە نێوانیشیاندا ئەو ڕژێنانەی کە شیر دروست دەکەن بە شێوەیەکی سادەتر دەتوانین بڵێن کۆمەڵێک مادەی دیاریکراو لە ڕێگەی ئامرازەکانی ڕیخۆڵەکانەوە دەستنە ناو لوولە خوێنەکانی ئەم ڕیخۆڵانەوە و دواتر لە ڕێگەی خوێنەوە بۆ ئەندامەکانی لەش دەگوازرێنەوە. ئەگەر لەم دێرەی قورئاندا تێبگەین ئەوە ئەو بڕگەیە فیسۆلۆجیە زیاتر دەنرخێنێت. خودای گەورە دەفەرمێت وَإِنَّ لَكُمْ فِي الْأَنْعَامِ لَعِبْرَةً نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين. سورة النحل آية 66. واتا براستي لآجلدا بەڵگە بۆ ئێوە کە جێگای تێڕامانە. ئێمە لە ڕێگەی ئەوەی کە لە سکیاندا هەیە خواردنەوەتان پێدەدەین کە لە نێوان ڕیخۆڵەکانیان و خوێنەوە دروست دەبێت شیرێکی پاک و بەچێژە بۆ ئەوانەی دەیخۆنەوە. خودای گەورە دەفەرمێت وَإِنَّ لَكُمْ فِي الْأَنْعَامِ لَعِبْرَةً نسقيكم مما في بطونها ولكم فيها منافع كثيرة ومنها تأكلون. سورة المؤمنون آية 21. واتا بەڕاستی لە ئاژەڵدا بەڵگە هەیە بۆ ئێوە کە جێگای تێڕامانە. ئێمە لە ڕێگەی ئەوەی کە لە سکیاندا هەیە خواردنەوەتان پێدەدەین و چەندین سوودی تریشی بۆتان هەیە کە لە گۆشتەکەی دەخۆی. باسکردنی پرۆسەی دروستبوونی شیری مانگا 1400 ساڵ لەمەوبەر
لە قورئاندا بە تەواوی وەک ئەوەی وایە کە لەم ماوانەی پێشووتردا زانستی فیسۆلۆجی پێیگەیشتووە. کۆرپەلەزانی لاپەڕا 74 مسڵمانان داوای وەڵام دەکەن. کۆمەڵێک زانای مسڵمان لەژێر چاودێری زانایەکی بەناوبانگی یەمەنی بە ناوی عەبدولمەجید زەنەدانی ئەو زانیاریانەی کۆکردەوە کە لە قورئان و فەرموودە دروستەکاندا هاتوون دەربارەی کۆرپەلەزانی و زانستەکانی تر وەریان گێڕایە سەر زمانی ئینگلیزی. دواتریش شوێن ئەم فەرمایشتەی قورئان کەوتن. خودای گەورە دەفەرمێت فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون سورة النحل آية 43. واتە ئەگەر دەربارەی ئەمە زانیاریتان نییە ئەوە پرسیار بکەن لە کەسانی خاوەن زانست. هەموو زانیاریەکان کە لە قورئان و فەرموودە دروستەکاندا هاتوون دەربارەی کۆرپەلەزانی کۆکراونەتەوە. دوای ئەوەی کران بە ئینگلیزی نیشانی پرۆفیسۆر دکتۆر کیس مۆر دەڕان، پرۆفیسۆری کۆرپەلەزانی و سەرۆکی بەشی تیۆکاری لە زانکۆی تۆرینتۆ لە کەنەدا. لە ئێستادا یەکێکە لە گەورەترین زاناکانی بواری کۆرپەلەزانی. ئەم پرۆفیسۆرە داوای لێکرا کە بۆ چوونی خۆی دەرببڕێت دەربارەی ئەوەی کە نیشانی دراوە. ئەویش دوای ئەوەی کە زۆر بەوردی زانیاریەکانی هەڵسەنگاند، وتی کە زۆربەی زانیاریەکانی ناو قورئان و فەرموودەکان دەربارەی زانستی کۆرپەلەزانی بە تەواوی لەگەڵ دۆزینەوەکانی سەردەمدا هاومانان و هیچ تێکگیرانێک لە نێوانیاندا بوونی نییە بە هیچ شێوەیەک. و ئەوەشی وت کە دەربارەی تەواوی دروستێتی هەندێک لەو دێرانە ناتوانێ هیچ بڵێت. نەیتوانی بڵێت ئەو دێرانە ڕاست نین یان نا، چونکە ئەو زانیاریانەی نەبوو دەربارەی ئەو کەتیاندا هەبوو. و هەروەها لە زانستی ئەم ڕۆژدا هیچ باسکردنێک دەربارەی ئەم دێرانە بوونی نییە. خودای گەورە لە یەکێک لە ئاەتەکاندا دەفەرمێت اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق سورة العلق آية 1 و 2. واتە بخوێنە بەناوی پەروەردگارتەوە کە هەموو شتێکی دروست کردووە. مرۆڤی دروست کردووە لە پارچەیەک خوێنی مەی و زاراوەی عەرەبی عەلاق لە پاڵ ئەوەی کە بە مانای خوێنی مەی و دێت مانای تریشی هەیە وەک شتێک کە خۆی هەڵواسی بێت پێکاتێکی شێوە زەرو. دکتۆر کیس مۆر هیچ زانیارێکی دەربارەی ئەوە نەبوو کە ئایا کۆرپەلە لە سەرەتادا وەک زەرویەک دەردەکەوێت یان نا. بۆ تاقیکردنەوەی ئەمە هەرسا بەڵێ کۆڵینەوەی لە سەرماوەی سەرەتای کۆرپەلە لە ژێر مایکرۆسکۆپێکی زۆر بەهێزدا و بەراوردی کرد بە شێوەی زەرو. لێکچوونی نێوان ئەم دوانە دکتۆر کیس مۆری تووشی سەرسوڕمان کرد. بەم شێوەیە لە ڕێگەی قورئانەوە ئەو زانیاری زیاتری دەستکەوت دەربارەی کۆرپەلەزانی کە تا ئەو کاتە نەیزانی بوو. دکتۆر کیس مۆر وەڵامی نزیکەی 80 پرسیاریدایەوە دەربارەی کۆرپەلەزانی کە لە قورئان و فەرموودەکاندا باسکرابوون و ئەوەی دەرخست کە زانیاریەکانی قورئان و فەرموودەکان بە تەواوی یەک دەگرێتەوە لەگەڵ ئەوەی کە زانستی سەردەم پێی گەیشتووە. و وتی ئەگەر ئەم پرسیارانە 30 ساڵ لەمەوبەر لێ بکرایە ئەوە نەمدەتوانی وەڵامی نیوەیان بدەمەوە لەبەر نەبوونی زانیاری زانستی دەربارەیان. لە ساڵی 1970دا لە 7ەمین کۆنفڕانسی پزیشکیدا لە دەمام لە سعودیەدا دکتۆر کیس مۆر وتی زۆر جێی خۆشحاڵیە بۆ من کە توانیمە یارمەتی دەربم لە سەلماندنی زانیاریەکانی قورئان دەربارەی گەشەی مرۆڤ. وەڵام ئاشکرایە کە ئەم زانیاریانە دەبێت لەلایەن خوا یان ئەڵڵاوە بۆ موحەممەد نێردرابێ صەڵی الله عەلەیه وسەلەم، لەبەر ئەوەی هیچ کام لە زانیاریانە نەدۆزرابوونەوە تا چەندین سەدە دوای دابەزینی قورئان. ئەمەش ئەوەم بۆ دەسەلمێنێ کە موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم دەبێ نێردراوی خودا یان ئەڵڵا بێت. دکتۆر کیس مۆر پێشتر کتێبێکی هەبوو بە ناوی The Developing Human. دوای ئەوەی زانیاریەکانی قورئانی پێگەیشت لە ساڵی 1982دا سێهەم چاپی پەرتووکەکەی بڵاو کردەوە و پەرتووکەکەی خەڵاتی باشترین پەرتووکی وەرگرت کە لەلایەن یەک کەسەوە نووسرا بێت. پەرتووکەکەی وەرگێڕدرا بۆ چەندین زمان لە جیهاندا لە چەندین زانکۆی جیهان بە مەنهەج لە کۆرپەلەزانی دەخوێندرا لە ساڵی یەکەمی کۆلێژی پزیشکی
دکتۆر جۆی لەیج سامپسۆن سەرۆکی بەشی ژنان و منداڵبوون لە کۆلێژی پزیشکی بایلۆر لە هۆستۆن دەڵێت ئەم وتانەی موحەممەد ناکرێت لەسەر بنەمای ئەو زانیاریانە وترابن کە ئەو کاتە بەردەست بووە بۆ نووسەرەکە واتە سەدەی 7. ئەمەش دەمانگەیەنێ بەوەی کە نەک تەنها تێکگیران نەبووە لە نێوان زانست و دیندا مەبەستی ئیسلامە، بەڵکو ئەو ڕاستیەی کە دین ئیسلام ڕێنیشاندەری زانستی کردووە بە زیادکردنی چەندین دەق بۆ ئەو زانیاریانەی کە پێشتر زانست پێیان گەیشتووە. دەقەیە لە قورئاندا کە دوای چەندین سەدا زانست سەلماندوویەتی ڕاستە، ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەو زانیاریانەی لە قورئاندا هەیە لەلایەن خواوە هاتووە. دڵۆپێک کە لە نێوان ئێسکەکانی پشت و پەراسوەکان دەرچووە. لێرەدا خودای گەورە دەفەرمێت فَلْيَنظُرِ الْإِنسَانُ مِمَّ خُلِقَ خُلِقَ مِن مَّاءٍ دَافِقٍ يَخْرُجُ مِن بَيْنِ الصُّلْبِ وَالتَّرَائِبِ. سوورەتی الطارق ئایەتی 5، 6، 7. واتە بە ئادەمیزاد سیر بکات کە لە چی بەدیهێنراوە، لە ئاوێکی هەڵقوڵاوەوە بەدیهێنراوە کە لە نێوان ئێسکەکانی پشت و پەراسوەکانەوە دەرچووە، کۆچی کردووە لە قۆناغەکانی گەشەی کۆرپەلەدا، ئەندامەکانی زاوزەی نێر و مێی گۆناکان و هێلکەدانەکان لە نزیک گورچیلەوە دەست بە دروست بوون دەکەن لە نێوان بڕبڕەی پشت و وەپەراسووی 11 و 12. دواتر بەرەو خوارەوەدا دەبەزن، هێلکەدانەکان لە حەوزدا دەمێنێنەوە، لە کاتێکدا گونەکان پێش لەدایک بوون بەردەوام دەبن لە دابەزینیان تا دەگەنە تۆڕەکەی گون لە ڕێگەی ئێنگواینەڵ کەناڵەوە. تەنانەت دوای گەشەشیان ئەم ئەندامانە پاڵپشتی خوێن و دەماریان لەلایەن خوێنبەری گەورەی سکەوەیە کە ئەویش لە نێوان بڕبڕەی پشت و پەراسوەکاندایە. وەلیفم و خوێنی خوێنهێنەرەکانیشی بۆ هەمان ناوچە دەبردرێن. نوتفە بڕێکی کەم لە ئاو. دەقە پیرۆزەکانی قورئان لە 11 شوێندا باسی ئەوە دەکەن کە مرۆڤ لە نوتفە دروست کراوە کە بە مانای بڕێکی کەم لە ئاو یان تکە ئاوێک دێت کە دوای بەتاڵکردنی کوپێک دەمێنێتەوە. لە چەندین دەقی قورئاندا ئەمەی باس کردووە، وەک سوورەتی 5 ئایەتی 22، سوورەتی 13 ئایەتی 23. زانست سەلماندوویەتی کە تەنها یەک تۆ لە نێوان نزیکەی 3 ملیۆن تۆدا هێلکە دەپیتێنێت، واتە 1/3 ملیۆن بەش یان ئەو تۆوانەی کە دەردراون هێلکە دەپیتێنێت. سولالە پوختەیەک لە ئاو. خودای گەورە دەفەرمێت ثم جعل نسله من سلالة من ماء مهين. سوورەتی السەجدە ئایەتی 8. واتە پاشان لە پوختەیەک لە ئاوی لاوازەوە وەچەیەکمان دروست کرد. وشەی عەرەبی سولالە بە مانای پوختەیەک یان باشترین بەشی لە مەبلەغێکدا دێت. ئەومان زانی کە تەنها یەک تۆ پێویستە بۆ پیتاندنی هێلکە لە نێوان چەندین ملیۆن کە پیا و بەرهەمی دەهێنێت. ئەم تاکە تۆش لەناو ئەم ملیۆنەدا لە قورئاندا بە سولالە ناوبراوە. ئەوەش دەزانین کە تەنها یەک هێلکە دەپیتێنرێت لە نێوان دەیان هەزار کە لەلایەن ئافرەتەوە بەرهەم دەهێنرێت. ئەم تاکە هێلکەیەش لە نێوان ئەم چەند هەزار هێلکەیەدا لە قورئاندا ناوبراوە بە سولالە. ئەم وشەیە هەروەها بە مانای ڕاکێشانێکی توند لە شلەیەکەوە دێت. شلەکەش بریتە لە ئاوی هەریەک لە پیا و ئافرەت کە گەمیتەکانیان تێدایە. هەریەک لە هێلکە و تۆش بە توندی دەنهێنراون لە ژینگەکانیانەوە لە پرۆسەی پیتاندندا. نوتفەی ئەمشاج ئاوی تێکەڵ بوو. لاپەڕە 81. زاراوەی عەرەبی نوتفەتەین ئەمشاجین واتە ئاوی تێکەڵ بوون. بە پێی چەندین ڕاوەکارێکی قورئان ئاوی تێکەڵ دەگەڕێتەوە بۆ مادەی نێر یان مێ یان ئاوەکانیان. دوای تێکەڵبوونی هەریەک لە تۆی پیا و هێلکەی ئافرەت زایگۆت هەر بە نوتفەیی دەمێنێتەوە. هەروەها دەتوانرێت ئاوی پیا و بە ئاوی تێکەڵ دابدرێت، چونکە چەندین ڕژێنی جیاواز بەشداری دەکەن لە دروستکردنی چەند مادەیەکی جیاوازدا. بۆیە نوتفەی ئەمشاج ئاوێکی تێکەڵ هەردوو تۆی پیا و ئافرەت هێلکەی دەگرێتەوە لەگەڵ ئەو شلەیەش کە دەوریان دەدات.
دیاریکردنی ڕەگەز لاپەڕە 82 ڕەگەزی منداڵ بە پێ سروشتی تۆکە دیاری دەکرێت نەک هێلکە. ڕەگەزی منداڵ نێر یان مێ بەندە لەسەر ئەوەی کە ئایا جووت کڕۆمۆسۆمی ژمارە 23 لە هەردوو کڕۆمۆسۆمی XX یان XY پێک دێت. لە سەرەتادا دیاریکردنی ڕەگەز لە سەرەتای پیتادنەوە دەبێت پشت دەبەستێت بەو کڕۆمۆسۆمەی تۆ کە هێلکە دەپیتێنێت. ئەگەر تۆیەکی هەڵگری کڕۆمۆسۆمی X هێلکە بپیتێنێت ئەوە منداڵەکە مێ دەردەچێت و ئەگەر تۆکە هەڵگری کڕۆمۆسۆمی وای بێت ئەوە نێر دەبێت. لێرەشدا خودای گەورە دەفەرمێت وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى سورة النجم آية 45 آية 46 واتا و پەروەردگارت هەر یەکە لە نێر و مێی دروست کردووە لە تۆیەک کە جێگیر دەبێت لە شوێنەکەیدا. وشەی عەرەبی نوتفە بەمانای بەشێکی کەم لە ئاو دێت و وشەی تومنە بەمانای دەردراو یان چێندراو دێت. بۆیە نوتفە تایبەتە بە تۆ چونکە ئەویان دەردراوە. قورئان دەفەرمێت ئەلەم یەکن نوطفة من منی یمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى سورة القيامة آية 37 آية 38 آية 39 واتا ئایا مرۆڤ دڵۆپە تۆیەک نەبووە کە ڕژێنراوە دواتر بووە بە پارچەیەکی مەی و دواتر دروستی کرد کە ڕێک و پێچی کرد و لە مەشەوە هەر یەک لە ڕەگەزەکانی نێر و مێی دروست کرد. لێرەدا دیسان باس لەوە کراوەتەوە کە بەشێکی کەم دڵۆپێک لە تۆ بە نوتفە بەمەنی ناوبراوە کە لە پیاوەوە دێت بەرپرسیارە لە دیاریکردنی ڕەگەز. لە ناوچەکانی هیندستان خەسوەکان حەز دەکەن نەوەکانیان کوڕ بێت، تەنانەت ڕەخنەش دەگرن لە بووکەکانیان ئەگەر منداڵەکەیان کوڕ نەبێت. بەڵام ئەوان نازانن کە ئەوەی بەرپرسیارە لە دیاریکردنی ڕەگەزی منداڵ بریتیە لە تۆی پیاو نەک هێلکەی ئافرەتەکە. ئەگەر هەر گلەیی بکەن ئەوە دەبێ گلەیی لە کوڕەکانیان بکەن نەک بووکەکانیان، چونکە هەر یەک لە قورئان و زانستیش ئەوەیان دەرخستووە کە ئاوی پیاو بەرپرسە لە ڕەگەزی منداڵەکە. کۆرپە بە سێ ناوچەی تاریکی داپۆشراوە. لاپەڕە 84 خودای گەورە دەفەرمێت يخلقكم في بطون أمهاتكم خلقا من بعد خلق في ظلمات 3 سورة الزمر آية 6 واتا پەروەردگارتان ئێوە لە سکی دایکتان دروست دەکات و بە چەندین قۆناغی یەک لە دوای یەک لە ناو سێ ناوچەی تاریکاییدا. بە پێ قسەی دکتۆر کیسمۆر ئەم سێ بەشە تاریکەی کە لە قورئاندا باس کراوە دەگەڕێتەوە بۆ هەر یەک لە ئەلیف دیواری پێشەوەی سکی دایک، بە دیواری منداڵدان، جیم پەردەی ئەمینۆکۆڕیۆنی. قۆناغەکانی گەشەی مرۆڤ لەم دەقانەی قورئاندا باس کراون. لاپەڕە 9 خودای گەورە دەفەرمێت ألم يكن نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى سورة القيامة آية 37 38 39 واتا ئایا مرۆڤ لە دڵۆپێک تۆ نەبووە کە ڕژێندراوە دواتر بووە بە پارچەیەکی مەی و دواتر دروستی کرد ڕێک و پێچی کرد و لە مەشەوە هەر یەک لە ڕەگەزەکانی نێر و مێی دروست کرد. خودای گەورە دەفەرمێت الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك سورة الانفطار آية 78 واتا ئەو پەروەردگارەی کە تۆی ڕاست کردەوە و گۆڕانکاری تیا کردی و ئەو شێوەیەشی پێبەخشی کە ویستی لەسەر بووە. کۆرپەلەکە بەشێکی دروست بووە و بەشێکی تری دروست نەبووە لە قۆناغەکانی مڵغەدا. ئەگەر کۆرپەلەکە ببردرێت و بکرێتە بەش ئەوە دەبینین کە زۆربەی ئەندامەکان دروست بوون، بەڵام هەندێکیان ماوە کە بە تەواوی دروست نەبوون.
بە پێوتەی پرۆفیسۆر جۆنسۆن ئەگەر کۆرپەلە وا وەسف بکرێت کە بە تەواوی دروست بووە ئەوە وەسفەکەمان تەنها ئەو بەشانە دەگرێتەوە کە لەمە و پێش دروست بووە و ئەگەر وا وەسفی بکەین کە تەواو دروست نەبووە ئەوە وەسفەکەمان ئەوانە دەگرێتەوە کە تا ئێستا دەستیان بە دروستبوون نەکردووە کەواتە کۆرپەلە بە تەواوی دروست بووە یان نا. هیچ وەسفێک نییە باشتر بێت بۆ ئەو قۆناغا لەوەی کە قورئان کردوویەتی بەشێکی دروست بووە و بەشێکی دروست نەبووە، وەک لەو ئایەتەدا خودای گەورە باسی دەکات خەلەقناکم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة لنبين لكم. سورة الحج آية 5. واتە ئێوەمان لە خۆڵ دروست کردووە و پاشان لە تۆیەک و پاشان لە زەرویەکی مەی و پاشان لە پارچە گۆشتێک کە بەشێکی دروست بووە و بەشێکی تری دروست نەبووە تا بۆتان ڕوونکەینەوە. لە ڕووی زانستیەوە دەزانین لەم قۆناغەی سەرەتایی گەشەکردندا کۆمەڵێک خانە هەن کە جیاکاری کردووە، هەندێک خانەش هەن کە تا ئێستا جیاکاریان نەکردووە، هەندێک ئەندام دروست بوون و هەندێکی تریش دروست نەبوون. هەستی بینین و بیستن. لاپەڕە 92. یەکەم هەست کە لە کۆرپەلەدا گەشە دەکات بریتیە لە هەستی بیستن. کۆرپەلە لە دوای هەفتەی 24ەمەوە دەتوانێت هەست بەدەنگ بکات، دواتر هەستی بیستن لە هەفتەی 28میندا کە گەشە دەکات و تۆڕی چاو هەستیاری بۆ ڕۆنگناچی پەیدا دەکات. لە قورئاندا ئەمە ڕوونکراوەتەوە کە خودای گەورە دەفەرمێت وجعل لكم السمع والأبصار والأفئدة. سورة السجدة آية 9. واتە وەتوانای بیستن و بینین و بەخشینی پێبەخشین. خودای گەورە دەفەرمێت إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا. سورة الإنسان آية 2. واتە بەڕاستی ئێمە مرۆڤمان دروست کردووە لە ئاوێکی تێکەڵ بۆ ئەوەی تاقی بکەینەوە و وەتوانای بیستن و بینینیشمان پێبەخشی. خودای گەورە دەفەرمێت وهو الذي أنشأ لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. سورة المؤمنون آية 78. واتە و ئەو پەروەردگارەتانە کە بیستن و بینین و هەستکردن و تێگەیشتنی بۆ دروست کردوون زۆر کەم سوپاسگوزاری خوددا دەکەن. لە هەموو ئەم دەقانەدا هەستی بیستن پێش هەستی بینین باسی لێکراوە، کەواتە وەسفەکانی قورئان بە تەواوی یەک دەگرێتەوە لەگەڵ دۆزینەوەکانی سەردەم دەربارەی کۆرپەلە زانست بەگشتی. لاپەڕە 94. خودای گەورە دەفەرمێت أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه. سورة القيامة آية 34. واتە ئایا مرۆڤ وا گومان دەبات کە ئێمە ئێسکەکانی کۆ ناکەینەوە؟ نەخێر، ئێمە توانامان هەیە کە بە شێوازێکی زۆر ورد و نەخشەی سەر نوچی پەنجەکانی بەدی بهێنینەوە. بێبڕواکان مناقەشەی ئەوە دەکەن کە چۆن مرۆڤ دوای مردنی زیندوو دەبێتەوە لە کاتێکدا ئێسکەکانی لە یەکتر جیا دەبنەوە و چۆن مرۆڤەکان دەناسرێنەوە دوای زیندوو بوونەوەیە. خوای بەرز و بڵند وەڵامیان دەداتەوە کە نەک تەنها ئێسکەکانیان کۆ دەکاتەوە بەڵکو دەتوانێت زۆر بەباشی سەری پەنجەکانمان دروست بکاتەوە. بۆچی لە قورئاندا کە باسی ناسینەوە و جیاکردنەوەی مرۆڤ دەکات بە شێوازێکی تایبەت باسی سەری پەنجەکان دەکات؟ لە ساڵی 1980دا دوای ئەوەی کە لەلایەن بەڕێز فرانکیس گۆڵتەوە توێژینەوەی لەسەر کرا، سەرپەنجەکان بۆ ڕێگەیەکی زانستی بۆ ناسینەوەی مرۆڤ هەرگیز دوو کەس لە جیهاندا هەمان سەرپەنجەیان نابێت، تەنانەت ئەگەر دوانە و لێکچووش بن. لەبەر ئەمە کە پۆلیس لە هەموو وڵاتێکدا سەرپەنجە بەکاردێنێت بۆ دۆزینەوەی تاوانباران، 1400 دانە ساڵ لەمەوبەر چێ دەربارەی لێک نەچوونی سەرپەنجەی مرۆڤەکان زانیاری هەبوو. بێگومان هیچ کەسێک جگە لە بەدی هێنەری خۆی نەبێت. بوونی هەستە ئازارەکان لە پێزدا. لاپەڕە 95.
پێشتر بڕواوا بوو کە هەستکردن و ئازار تەنها پشت بە مێشک دەبەستێت، بەڵام لە توێژینەوەکانی ئەم دواییە سەلمێدرا کە ئازار وەرگرەکان لە پێشدا بوونیان هەیە کە بەبێ ئەوان مرۆڤ ناتوانێت هەست بە ئازار بکات. کاتێک دکتۆرێک هەڵسەنگاندن بۆ نەخۆشێک دەکات کە تووشی سوتان بووە، ئەو پلە سوتانەکەی کە بە بەکارهێنانی پارچە دەرزیەک لەسەر پێستەکەی دیاری دەکات، ئەگەر نەخۆشەکە هەست بە ئازار بکات، دکتۆرەکە دڵخۆش دەبێت، چونکە نیشانەی ئەوەیە کە سوتانەکە تەنها بەشی سەرەوەی پێستی گرتوتەوە و ئازار وەرگرەکان ساغن. بەڵام ئەگەر نەخۆشەکە هەست بە ئازار نەکات، ئەوە سوتانەکە چینی ژێرەوەی پێستی گرتوتەوە و وەقوڵە و ئازار وەرگرەکان تێکشکاون. لە قورئانیشدا بە شێوازێکی ڕوون ئاماژە بۆ بوونی ئازارگرەکان دەکات لە پێزدا. لێرەدا خودای گەورە دەفەرمێت: إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما. سورة النساء آية 56. واتە ئەوانەی کە بێ باوەڕ دەبن بە بەڵگەکانمان ئەوە لە داهاتوودا دەیان خەینە ناو ئاگرەوە، هەر کاتێک پیستەکەیان سوتا و داماڵڕا لە بەریاندا، ئەوە پیستێکی تریان بەبەردا دەکەین بۆ ئەوەی سزا بچێژن. بەڕاستی ئەڵڵاه بەتوانا و کاربەجێیە. پرۆفیسۆر تاگاتات تیجایسین، سەرۆکی بەشی توێکاری لە زانکۆی چیانگ مانگ لە تایلاند، کاتێکی زۆری بەسەر برد بۆ توێژینەوە لەسەر ئازار وەرگرەکان. سەرەتانەی دەزانی کە قورئان 1400 دانە ساڵ لەمەوبەر ئەمەی باس کردووە. ئەوە بوو دواتر ئەم دەقەی قورئانی پیرۆزی پشتڕاست کردەوە. ئەو پرۆفیسۆرە ئەوەندە کاریگەر بوو بەو لێکدانەوە ورد و زانستیانەی قورئان بە جۆرێک کە لە 8مین کۆنفراسی پزیشکیدا لە ریاضی سعودیا بەسترا دەربارەی ئاماژە زانستیەکانی قورئان و سوننە بە شانازیەوە بە بەرچاوی خەڵکی وتی: لا إله إلا الله محمد رسول الله. هیچ پەرستراوێکی بە حەق نییە جگە لە ئەڵڵاه، محەممەدیش نێردراوی ئەڵڵایە. پوختە لاپەڕە 98. بەدڵنیاییەوە ڕێکی و یەکگرتنەوەی قورئان لەگەڵ زانستدا ئەم ڕوونکردنەوەی قورئان دەردەخەن کە دەفەرمێت: سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكف بربك أنه على كل شيء شهيد. سورة فصلت آية 53. واتە زۆر بەزوویی بەڵگەکانمانیان نیشان دەدەین دەربارەی ناوچەکانی زەوی و لە خودی خۆشیاندا تا ئەو کاتەی کە بۆیان ڕوون دەبێتەوە کە ئەم دینە ڕاستە. ئایا ئەوەندە بەس نییە کە پەروەردگارت بەسەر هەموو شتێکدا بە ئاگایە؟ لەم دەقەدا قورئان داوا لە هەموو مرۆڤایەتی دەکات کە بیر بکەنەوە و تێبفکرن لە بەدیهێنانی گەردووندا. خودای گەورە دەفەرمێت: إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. سورة آل عمران آية 190. واتە بەڕاستی لە بەدیهێنانی ئاسمانەکان و زەوی ئاڵگۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانە هەیە بۆ ئەوانەی کە خاوەن ژیرین. بەڵگە زانستیەکانی قورئان ئەوەمان بۆ ڕوون دەکەنەوە کە قورئان وەحیە، هیچ مرۆڤێک نەیدەتوانی 14% لەمەوبەر پەرتوکێک بنووسێت کە ئەم بەڵگە زانستیانەی تێدا بێت. لەگەڵ هەموو ئەوانەشدا قورئان پەرتوچی زانست نییە، بەڵکو پەرتوچی نیشانەکانە. ئەم نیشانانە کەوا لە مرۆڤ دەکەن کە هۆکاری بوونی لەسەر زەوی بزانێ، وای لێ دەکەن بە شێوازێکی باش ژیانی لە سروشدا بەسەر ببات. بێگومان قورئان پەیامێکە لەلایەن خواوە، بەدیهێنەر و بەردەوام پێدەری گەردوونە. هەمان ئەو پەیامەی تاچی و بێهاوتایی خوا هەڵدەگرێت کە هەموو پێغەمبەرەکانی تر پێی هاتوون، لە ئادەمەوە تا موسا و عیسا و بۆ موحەممەد درودی خوای لەسەر بێت. چەندین پەرتوچی بە نرخ دەربارەی قورئان و زانستی سەردەم نووسراون، چەندین توێژینەوەی تریش کاری لەسەر دەکرێت. ئینشاء ئەڵڵاه ئەم توێژینەوەیەش یارمەتی دەرێک دەبێت بۆ ئەوەی مرۆڤایەتی زیاتر نزیک ببنەوە لە وتەکانی پیرۆزی ئەڵڵاه. ئەم نامیلکەیە تەنها بەشێکی کەم لەم بەڵگە زانستیانەی ناو قورئانی لەخۆ گرتووە. من ناتوانم ئەوە بڵێم تەواو دادگەریم کردووە لە بابەتەکاندا،
پرۆفیسۆر دیجایسین بوو بە موسڵمان تەنها لەژێر کاریگەری یەک نیشانەی زانستی کە لە قورئاندا باس کراوە. هەندێک کەس لەوانە پێویستیان بە 10 بەڵگە هەبێت لە کاتێکدا هەندێکی تر 100 بەڵگەیان پێویستە بۆ ئەوەی بۆیان بسەلمێ کە قورئان وحی خوداییە. بەڵام خەڵکی تر هەیە کە ئیسلام پەسند ناکات تەنانەت ئەگەر هەزاران بەڵگەشیان بۆ بهێنرێتەوە. قورئان ئەم بیردارخراوانە لەم دەقەدا باز دەکات کە دەفەرمێت صم بكم عمي فهم لا يرجعون. سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 18 واتە ئەوانە کەڕ و لاڵن، کوێرن، ناگەڕێنەوە بۆ سەر ڕێگای ڕاست. قورئان کۆدێکی تەواوی ژیانی تێدایە بۆ تاک و کۆمەڵ. ئەلحەمدولله ئەو ڕێگەی کە قورئان دایناوە بۆ ژیان بە پلەیەکی زۆر لە سەرووی هەمووی ئەو سیستەم و مەنهەجانەوەیە کە مرۆڤ دایناون. چێ دەتوانێت ڕێگەیەکی باشترمان نیشان بدات لەوەی کە بەدیهێنەر خۆی دایناوە. هیواخوازم کە خودای گەورە ئەو هەوڵە بچووکەم لێ وەربگرێت و داوای بەزەی و ڕێنمووی لێ دەکەم. ناوەڕۆک بابەت لاپەڕە. پێشەچی دەستەی بە چاپگەیاندنی زنجیرە کتێبەکانی ڕێنووین لاپەڕە 3. ناسادنێکی پێویستی دکتۆر زاکر نایک لاپەڕە 5. پێشەچی لاپەڕە 10. ئەستێرە ناسی دروستبوونی کردوون لاپەڕە 17. فیزیا ئەتۆمیش لە چەند بەشێک پێک هاتووە لاپەڕە 34. زانستی ئاو سووڕی ئاو لاپەڕە 37. زەویناسی شاخەکان وەک مێخی چادروان لاپەڕە 43. زەریاناسی بربەستێک هەیە لە نێوان ئاوی شیرن و ئاوی سوێردا لاپەڕە 47. ڕووەکزانی ڕووەکەکان ڕەگەزی نێرومێیان هەیە لاپەڕە 57. گیانەوەرزانی ئاژەڵ و باڵندەکان بە شێوەی کۆمەلگە دەژین لاپەڕە 6. پزیشکی هەنجوین چارەسەرێک بۆ مرۆڤایەتی لاپەڕە 69. فیسۆلۆژی سووڕی خوێن و شیر لاپەڕە 71. کۆرپەلەزانی مسڵمانان داوای وەڵام دەکەن لاپەڕە 74. زانست بەگشتی لاپەڕە 94. پوختە لاپەڕە 98. ناوەڕۆک لاپەڕە 101. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872. بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.